ئازیزان خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش جایش کرد لەگەڵ ئێوەی ئازیزانین من و هاوڕێ ئازیزم ڕەحمان حسێنزادە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەش تێ لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. ئەمڕۆ ڕۆژی 22 پێنجی 2025 بەرنامەی هەژدەهەمینی ئەڵقەی هەژدەهەمینی ئەم بەرنامەیەتان پێشکەشەکەن. ئەم کاتت باش هاوڕێ ڕەحمان مێدوار باش بیت. زۆر سپاسم کاتی تۆش شاد و هیوادارم تۆش باش بیت. سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانمان فەرموو. زۆر چاکە. بەڵێ ئازیزان ئێمە هاوڕێ ڕەحمان دوو بەرنامەمان دوو بابەتمان هەڵبژاردو بە بەرنامەکەی ئەمڕۆمان. یەکیشیان ئەم بابەتە بوو کە سەبارەت بە هەوڵی قڕکردن و لە ڕاستیە لە برسا کوشتنی خەڵکی غەزەیە. ئەوە نزیکەی ماوەی چەند مانگێکە ئەم پرۆسەیە بەردەوامە، بەڵام ئێستا ئیتر بە شێوەیەکی زۆر بڵین وەحشەتناک و جێگەی ترس و دڵە ڕاوچێ پەرەی سەندووە و تەنانەت نەتەوە یەکگرتوەکانیش لە بەیاننامەیەکی خۆیان ڕایگەیاندووە کە هەزاران منداڵ لەبەر دەم هەڕەشەی لە برسامردنی ڕاستەقینە، یانی نەگەوەی کە بە مەجازی بڵێن لە برسا ئەمرن، حقیقەتەن و بەڕاستی لە مەترسی لەبەر مەترسی ئەوەیان کە لە برسا بمرن. و نەتەنیاهۆ بڕیاری داوە دووبارە غەزە داگیر بکاتەوە، نەخشەیەکی داناوە بۆ کۆنتترۆلکردنی هەندێک جێگا، گوایە هەندێک جێگای تری داناوە بۆی کەەوە خەڵکە مەدەنیەکانی بەرەو ئەوێ پاڵپێەوە بنێ و نەخشەکە لەوە چێ سەرنجام نەخشەی پاکتاوکردنی ڕەگەزی بێ، بە معنای کەلیمە پاکتاوکردنی ڕەگەزی بێ. ئەم بابەتە هێندە بڵین کاریگەرە تەنانەت ئەوروپا سەرباری هەموو ئەو دووڕووی و یاخود لە ڕاستیە درۆزنیان سەبارەت بە پاراستنی مافەکانی مرۆڤوانە کە کاتێک گێت و مەسەلەکە دەرهەق غەزە باسەکرێەوەوانە ناچار بوون لێرە و لەوێ بەیاننامەی ناڕزایی دەربڕن، هەڕەشەی گوایە ئیقداماتەکەن، گوایە یەکێتی ئەوروپا بەنیازە سزا لەسەر ئیسرائیل پسەپێنێ بڕیارنامە یاخو پەیماننامەیەکێ کە تەمەنی 25 ساڵ قەرار وایە ئیلغا بکرێتەوە و بڕیار وایە بەشێک لە وڵاتەکان ڕێگا بگرن لەوەی کەواچەک و تەقەمەنی چیتر بەرەو ئیسرائیل تشێ، لەوانە ئیسپانیا خەریکە هەنگاویشی لەم بابەتە هەڵەگرێ. بە جۆرە لە جۆرەکان هەستەکەی کە دۆخەکە لە ڕادە بە دەرمەترسیدارە و کەسانێک ئەوروپا بناسین کە ئێمە متابعیانەکەینوانە زانین بەشێک ممکنە بۆ شانی خۆخاڵیکردن بێ لە تاوانێکە خەریکە لە غەزەیە بەڕێواچێ. لە ڕاستیە ئەمەی کە بینین لە غەزەیە هەڕەشەیەک و مەترسیەکە بۆ سەرجەم بەشەریەت، یعنی جاران لە قۆناغەکانی ڕابردووە وەختێک پاکتاوکردنی ڕەگەزی ڕوویداوە بە هەزاران کەس قەتڵ و عامکراون، کامێرە نەبووە، فلیم نەبووە، تەسویر نەبووە، بەرنامەی ڕاستەوخۆ نەبووە. ئێمە هەمووەمانە ئێستا بە ڕاستەوخۆ لەسەر شاشی تەلەڤیزۆنەکانە بینین. ئەو چیرۆکانێکەوە ئێمە جێڕاونەتەوە هەمووی بۆتە مایەی ناڕەزایی و بۆتە مایەی تووڕێی خەڵک و بۆتە مایەی ئەوەی کە هەتا ئێستاش لە بیر خەڵک نەچنەوە، بەڵام ئەمەیان ڕاستەوخۆ بە ئاشکرا بە بەرچاوی هەمومانەوە دەرەکەوێت کە ئەم تاوانە ڕوئەدا. بە حەقەدەوەیە کە هیچ سنوورێک و هیچ مەرزێک و هیچ پێودانگێک و بەهایەک نییە کە ئیسرائیل ژێرپی نەنابێەوە پەتا ئێستا شەر بەردەوامە لەسەر ئەمانە. بەڵێ تۆ بووی؟ بەڵێ فەرموو. دیارە قسانی تۆ باست کرد هەمووی جگای تێیدی منیشە بۆ دەستپێکی باسەکەی خۆم حتا ئەوە بڵێم بەڕاستی ئینسان نازانێت چۆن ئەحساسی خۆی بڵێت، چۆن ئەم دەرەجە لە چی پێ بڵێم ئێمە ئەڵین بربەریەت کە بەسەر ئینسانە داسەپاوە بە قەورتۆ ئاوا لەسەر شاشەی تەلەڤیزیۆن ئاوا بە ئاشکرا بەیان ئەکرێ، بەڵام لە عین حاڵە دەستەوەستانی ئەم ملیارد ئینسانە لە ڕووی کورەی ئەرز ئەلان دەوڵەتەکان لێگەڕێ، دەوڵەتەکان بۆ خۆیان عاملی کۆت و زنجیرکردنی ئەم ملیاردە ئینسانن، بەڵام عاقبەت
من نتوانم ئاوا بڵێم بەڕاستی بە ملیارد ئینسان هەیە ئەم شتانە ئەبینێ و وەڕەزە ناڕەحەتە پێی سەختە بەڵام لەلایەکەوە ئەم بێدەرەتانیە ئەم دەست و پێسپی بوونەی ئەم ملیاردین ئینسانە ناتوانێت بەجێیەکی بگێنێ ئەمەیە زیاتر وجدانی بەشەر تەکانەدا دەنایتر خۆ دەوڵەتی فاشیستی ئیسرائیل بۆ تازە جێگایەک نەماوە ئینسان ئەوەی پیاڵێن ڕسوای بکە ئەو لە ڕسواترە هەیەت حاکمەی دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتی ئەمریکای کە 56 ساڵە ئاوا لە پشتێتی بریتانیا و فەڕەنسەیە کە ئەسان بە نەقشەی ئەوان خودی شکڵدان بە دەوڵەتی ئیسرائیلی 1948 شکڵی گرت لە ڕسواتر ئەوانە لە هەموو بابێتێکۆ جێ شەرمەزارن و تەوەقعێکشیان لێ نییە ئەم وردە قسانە و وردە ناڕزایەتیە ژێستا دەریە برن بەجێ خۆی بەڵام من لە پێشا بڵم هەرەوەی تۆ لە سەرتیتری باسەکە تاکەی ئەم وەزیەتە و تاکەی ئەم وەزیەتە دەوڵەتان بەری ناکرن نەتەوە یەکگرتوەکان بەری ناگرێت ناتۆش بەری ناگرێ ئەمانە بۆ خۆیان شەریکن لەم کارەساتەیە بەڕاستی یعنی زلهێزە ئەسلەکانی ڕۆژاوایی بە ئەمریکا و بە بریتانیا و بە فەڕانسە و حتا بە ئاڵمانیا و بە هەمووانە ئەوانە بۆ خۆیان ئەساسن شەریکن و شەریکە جرمی دەوڵەتی فاشیستی ئیسرائیلن ئەوەی کە کەماکان جێگای ئومێدە هەرەوەی پێڵێن ئەم ملیاردتا ئینسانی ناڕازی معتەرز تۆ تەمەشاکە هەر لە ڕۆژی ئەم شەمبە بوو یا یەکشەمبە بووە وابدەم لە بریتانیا 9 ملیۆن کەس هاتۆتە سەر جادە لە خودی ئامستردام لە هۆلەند لە هەموو جێک باشتر ڕۆشنتر حتا بە بانگەوازی چەپەکان و سەوزەکان وانە هاتوونەتە سەرمەیدان و خۆ دەستیان خۆش بێ ئینسان عاقبەت هەرم سەحنانە بینێ ئومێدێکی بۆ گەڕێتەوە کە بابە وجدانی بەشەریەت زیندووە بەڵام بەڕاستی تاکەی هەر بە 100,000 تەزاراتکردن مەسەلەن لە دەی بەیانیەوە تا دەی ئێوارش 12 ساعتیش لەسەر جادەبی دوایی چوویەوە ماڵێ و دەوڵەتی ئیسرائیلیش مێشێکی میوان نەبێ هەرم کارانە بکە یا بە 9 ملیۆن سبەی ڕەونگە ببێ هەفتەیان دەبێ بە 1 ملیۆنیش و ببێ باشە خۆ من منزورم ئەوە نییە بە بەڵام ئەی کاریگەریەکەی ئەی تەسیرەکەی ئەمێ ئەوە بڵێم عاقبەت بگەڕێنەوە سەر ئەم بەرەی خەڵکی ئازادی خواست کە ئێمەش جزویان بین ئایا خۆزانم قسەی من و تۆ لێرەوە ڕەنگە ئەو مەوداوەسیعی نەبێ بەڵام عاقبەت ئینسانە بێ قسەی خۆی بکە ئەحساسی خۆی بڵێ من ئەو مثالە لێ دەمەوە ئایا ئەو 100,000 کەسەی لە ئامستەردام ئەم هەفتەیە هاتن ناتوانن عاقبەت زەختێکی زۆرتر بخەنە سەر خودی ئەو دەوڵەتی هۆلەندەی کە مەجبوری بکە حەل لەو ئیتحادیە ئەوروپایە کارێکی دیکە وکات چونکەوانە تا ئێستا تەبلیغات دەکەن مەسەلەن بۆ ئەو 100,000 کەسە ناتوانێت سازماندەهیە بکە کوڕە شوێنی پارلەمان و دەوڵەتی هۆلەند بۆ ماوەیەکی زۆر قۆڕغەکەم کارێکەکەم هەر کاریان بۆ نەچێتە پێشێ ئایا ئەو 9 ملیۆنە لە بریتانیا ناتوانن بچن عاقبەت شوێن و دەوروبەری ئەم پارلەمانی بریتانیایە وەها فەلەت بکەن هەر بە دانیشتن لەوێ هەر بە هۆتاف کێشانانەی کە ئەزانم خۆ 9 ملیۆن کەس ناتوانێت لەوێ جێگای بێتەوە و لەوێش هەمیشە دانیشێ هەرو کەسانی بەڕێوەیە بن ناکرێت سازمانی چوای بۆ بدەستکە ئەسەن دەڕۆژ لەسەر یەک کار و پیشەی دەوڵەتی بریتانیا و پارلەمانەکەشی وەها پەچی بکەوێ کە مەجبور بێ کارێ بکات دەناخۆ دوێنەکە بوو یا پێرەکە بوو وەزیر خارجەکەی لێوی ئەوەی بریتانیا تا بڵێ بە قسە زوو لە پارلەمانەکەی خۆیانە وێنەی نەبوو زۆرتون قسەی کرد زۆرتون حملەشی کرد بە دەوڵەتی ئیسرائیل بەڵام هەر عینی کۆمنتارەکان و تەحلیلگەرەکان دوایتان هەر قسەیە هیچی تیانە هەر ئەمڕۆ من گوێم لێوت وتیان بەکردەوە هیچی نەکردە دەوڵەتی بریتانیا دەوڵەتی هۆلەندیش هیچی نەکردووە من قسم جارێک ئەم بەشەیە ئەوەی کە ئینسان ئاوا تووشی و ناڕەحەتی ئەوە لەو بابەت دەوڵەتی ئیسرائیلەوێت چی بکە من پێما بێ واقعا لە پاکتاوکردن بەولاوەیە دەناخۆ پاکتاوەکەی کردووە ئەویش هەر ئەوەیە من پێما بەیانەوە هەرو نەقشەی ترامپی فاشیز ئیجرا بکەن ئەویش هەرو جۆرەی تۆ نووسیوتە بەقڕکردن و لە برسا کوشتنی بە تایبەت
مناڵ و کەسی 6 مانگە و 1 ساڵە و 2 ساڵە و ئەوانە کارە بکەن ئەو خەڵکە خۆیان بڕۆن. بە نەزەرم بەرنمەیان ئەوەیە وها بە برسیکردن، وها بە قڕکردن، وها بە پاکتاوکردن کارە بکەن بە ئەو 2 ملیۆن کەسە بڵن غەزەمان ناوێت لێگەڕن. لەوانەیە ڕۆژێک دیت هجوومیان بر بەرە و مەرزەکەی میسر و بڵند بەچین لەم سەحرای گەرماوی سینا بۆ خۆمان لە جەیەک دانیشین هەر بە مناڵەکانمان نەبرن. ئەخرێمە من و تۆ کەسانێکە لێرە ئەڵان چاویان لە بەرنامەکە دایک و باوکین مناڵمان هەیە کەسمان هەیە تۆ عزیزی 1 ساڵات 2 ساڵات 3 ساڵات 5 ساڵات 10 ساڵات ڕۆژ لەگەڵ ڕۆژ لەسەر یەک ئەلانەوە بۆ نزیکەی 18 مانگ زیاترە چێ بکوژرێ و تیاپچێ هەرچی بە قەولی خۆت ئەو سەرزەویەت خۆش بوێ هەرچی خۆت باڵای 20 ساڵ بی و ڕۆحی مقاومەتت بێ عاقبەت ئەڵێ ئەخ باشە ئەم کۆرپانە چ گوناحێکیان کردووە ئەم مناڵانە چ گوناحێکیان کردووە ئەم ئینسانانەی کە بڕیار بەدەستی ئەوە نیێمان چ گوناحێکیان کردووە مەجبوریانەکەن سەر دانەوێنن بۆی بڕۆن. من پێم وابێ بەرنامەی دەوڵەتی فاشیستی لە فاشیستتر بەڕاستی من نازانێت ئێمە لە دنیای ئەم 56 ساڵەیە لە کەلیمەی فاشیست و نازیست و خۆتونترمان نەدیوە بەرابەر بە ئینسانی دڕەندە بەکار برێدەنا ئەمەی نەتانیاهۆی کە زۆر لەوە هیچی لەوەی وا هیتلەر کردوێتی کەمتر نییە هیچی لەوەی هیتلەر لەگەڵ خودی یەهودیەکانی کردووە کەمتر نییە. من شخصەن ئاشوێز چووم ئەو جێگایی کە بە ملیۆن دیمە ئەلان کولی غەزە بۆتە ئاشوێز ئەگەر ئاشوێز چەند ساختمان و چەند ئاپارتمانە و ئەو سەرەکەیەوەیە 1 ملیۆن کەس جگای 1 ملیۆنیشی جێ 500,000 کەس جێ لێبۆتەوە ئەلان سەرزەویەک بە نێوی غەزە بۆ خۆی ئاشۆیزەکەی دەورەی هیتلێرەوە بۆ 2 ملیۆن ئینسان ویان لێ کردووە. هەموو شتێک کە دژی ئینسان بێڵان لەوێ مەوجودە بۆمبە شەڕە ترۆرە کوشتنە برسیەتیە لە برسا مردنە بە کۆمەڵ کوژیە چی نەماوە کە دەوڵەتی فاشیستی ئیسرائیل لە ماوەی ئەم 18 مانگەیە نەیکا لەگەڵ ئەو خەڵکە و بەشەریەتیش ئاوە دەستەوەستان بێت دەرنەچە من پێما بێ بەرنامەکە ئەوەیە هەرەوەی وا ترام گوتی غەزا بێت چۆڵ بکرێ خەڵکەکەی بڕوا یا بۆ میسر یا بۆ ئۆردۆن قبوڵیکەن دیارە میسر و ئۆردۆنێک قبوڵیان نەکردووە دانیشتون من پێم وایە هەرم ترامپیش و نەتانیاهۆی فاشیستیانە زۆر چاکە وها زەختیە خینە سەریان وها بێ دەرەتانیانەکەن خۆیان بڕۆن خۆیان ئەم جارە خەڵکەکە خۆیان ببن بە ئەهرۆمی فشار لەسەر دەوڵەتی میسریش و ئۆردۆنیش و دەوروبەریش بڵ با مەرزمان بۆ بکەنەوە با نەجاتمان بێ. من پێم بێ ئەوەیە ئەمە ئیتر لە چوارچێوەی ئەم ڕۆژهەڵاتی تازەیە کە جەنابی ترامپ و نەتانیاهو خەریکن ساز مانێتن ئەمە نمونەیەکێتی ئەمە جێکێ لە دیارەکانی ئەم خەوەرمیانەی تازەی پڕ لە جەنایەت کە لەوێدا ئەمریکا هەمەکارە بێ دەوڵەتی فاشیستی ئیسرائیل هەمەکارە بێ و بەشەریەت لە بەرابەریاندا فزەی دەرنێ ئەمە ئەو واقعێتە تاڵەیەکە ناحقەتەکەی ئەوەیە ئەوڕە ڕەحمان من لەلایەنێکی تری ئەم بابەتە ینی ئەزانی مەساتی 2 ملیۆن ئینسان کەم نییە ئەوەی کە تۆ هەر نۆتەوەی گرتۆکانەڵێت 14,000 مناڵ ئەمرن لە برسە یعنی ئێستا ئەگەر ئەم کۆمەکانە نەچێتە ناوە بۆ ناو خەڵکی غەزە و نەدرێ بە خەڵکی غەزە و ئەوانە 14,000 مناڵ ئەمرن لە برسە ئەمە شتێکە راپۆرتە بڵێن راپۆرتی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیان نەیڵێن نەک ئیدعایەک بێ مەسەلەن حەماس بیکە یاخود کەسێکە لە ئەنگری فەڵەستینیەکانە و لە دژی ئیسرائیلەوەمان ئەمە راپۆرتێکی مەیدانیە کە تەرەح کراوە یعنی باسەکان ماساتە ماساتێکی گەورەیە بەڵام ئەوەی کە بەشەریەتی ئەم سەردەمەی ئێمە ئەوەی پێوترێ کۆمەلگای نێودەوڵەتی وی پێوتری یاسای نێودەوڵەتی ئەمانە ئەمە قبوڵەکە و ئەمە وەکو شتێکی ئاسایی خەریکە ئەچێتە پێشەوە بەبێ ئەوەی کە کاردانەوەیەکی دروست و بە قەدەری ئەم تاوانەی لە بەرامبەرە ئەنجام بدرێ ئەمە هەڕەشە لە ئایندەی کولی بەشەریەتەکانی باسەکار تەنها باسی فەڵەستین و باسی خەڵکی فەڵەستین و خەڵکی موسڵمان و خۆر هەڵاتی ناوەڕاست و ئەوانە نییە ئەما بێتە سابقەیەک بۆ سەر تاسەری دنیا ینی
ئەگەر ئیسرائیل بتوانێت ئەنجکارێکی وا ئەنجام بدا و ئەوانە ئەمریکا لە ئەمریکای لاتین بۆ نتوانێت دەوڵەتەکانی ئەمریکای لاتین بۆ نتوانێت دیژە خەڵکەکانی خۆیان ئەنجامی بن لە ئەفریقیا بۆ نەکرێ ئەنجام بدرێ خود لە خودی ئەوروپا بۆ نەکرێ ئەنجام بدرێ بە تایبەت کە ئیسرائیل بەپێی ئەو بڵین ئیدعاانی کە کراوە ئەمانە بە بەشێک لە سیستەمی لیبرالی غەربی کە گوایە مافەکانی مرۆڤی تیا پارێزراوە و ڕێز لێ گیراوە و گوایە دیموکراسیە و خەڵک ئەتوانێت دەنگدا و ئەمانە بەمە حسابەکری ینی ئەمە سابقەیەکی خەتەرناکە بۆ تەواوی بەشەریەت تەواوی ئینسانیت لە دەست ئەماتوانێ لە ئایندەیە ڕۆژگارێکی تاریک ببینێ. لەلایەکی ترەوە من شتێکە سەرنجی ڕاکێشام خودی دەوڵەتی ئیسرائیلە یا خودی کۆمەلگای ئیسرائیلە ینی ئەم خەڵکە کە خۆیان قوربانی پاکتاوکردنیی ڕەگەزی لەم بابەتە بوون خۆیان قوربانی جینۆسایدێک بوون خۆیان قوربانی ئەوە بوون کە خراونەتە ئەو کوورەی ئینسان سووتانەوە مناڵ و پیر و گەورە ئەوانیان لێ دەرنەکردوون هەمویان قەتڵعام کردوون و ئەوانە ئێستا بە بەرچاوی خۆیانەوە لەو دی و سنوورەکەەوە و نێکەس بۆیان بجێڕێتەوە خەڵک ئەتوانێت لەسەر تەلەڤیزیۆن ئەمانە ببینێ لە حاڵەتێکی لەم بابەتانەوە ئەمانە ئەم کۆمەلگایە بێدەنگی ئەم کۆمەلگایەوە بڕای من سوالێکە بۆ من دروستە بێ ئایا ئەم کۆمەلگای نەخۆش نەکەوتو بە فاشیزم ئەخر ئەکرێتەوە مشتەمایەک چەند ملیۆن ئینسانی تایە ئەوانە لە پەنا لە کەنار دەستەوە لە چەند کیلۆمەتر مەسەرەن 10 کیلۆمەترێک ئەولاتە تو خەڵک ئاوا قەتڵعام مەکرێ و ئەوانە و داهزار ژیانی خۆت ئاسایی بژیت و بەسەر جادە و بانا بڕۆیت و ئەوانە و لێگەڕی بە ناوی تو ئەم تاوانە بکرێ ینی من لە بابەت و باسەکانی ڕابردووە سەبارەت بە ئیسرائیل لە میشە وتراوە کە ئیسرائیل گوایە دەوڵەتی دروست کردو و تازە ئەبێ بژی و ئەوانە بەڵام ئەم جۆرە هەلومەرجەکە هاتۆتە پێشەوە لە ڕاستیا پرسیاری گەورە لەسەر خودی ئەم دامەزراوە پێک هاتەیە دروستەکە ینی کۆمەلگایەکی بەشەری ئینسانی چۆنی ئەتوانێ تەحملی ئەم ناڕەواییە بکا بە ناویەوە ئەنجام بدرێەوەوانە ینی مەسەلەن هەموو خەڵکی کوردستان بە حەق باسیەوەکەن وەختێک گەمە ئەنفال کرای 1970 مەل لێ ئەنفال کراوە ئەوانە هیچ نەمان بینی حیزبێکی ناسراوی عەرەب زمان لە دنیای عەرەبا بێتە مەیدان و بڵێ ئەم ئەنفالە بۆ کرا ناشە ئەمە نزیکەی 40 ساڵێک لەمە بەربووە ئەم بەسەلەن موچینە وەسایلەکانی پێگەیشتن و ئەوانەوانە بوو بێ هەواڵ گوتراوە ئینکار کراوە عێراق خستوێتە سەر ئێران خستوێتە سەر عێراق ئەنوا و ئەشکال بڕووبیانوی لەم بابەتە هێنراوەتەوە ئەوانە ئێستا ئیتر هیچ بڕووبیانویەک نییە و ئێمە لایڤ لەسەر تەلەڤیزیۆن ئەیبینین کە چۆنی نێو ڕۆژانە ڕووداوێک ڕوویدا کە بەڕاستی جێگای سەرسوڕمانێکی گەورەیە لە کاتی زیندە بەچاڵکردنی کۆمەڵێک لە ئەو کەسانەی کە لە بڵێن دەستگا فریاکەوتنەکانە کارەکەن و ئەوانە خۆیان و ئیسعافەکانیان بە بلدۆزەر خراونەتە ژێرگڵەوە ئەم ڕووداوە لەبەر چاوی دوو کەسا ڕوویداوە یەکێکیان مناڵێکی 12 ساڵە یەکێکتریشان پیاوێکی بەتەمەنە کە چاوی بەستراوەتەوە ئەوەی کە ئەم ڕووداوەی ژێڕاوەتەوە باسی کردو ئەوانە ئەم پیاوە بەتەمەنەیە کە لە زمانی مناڵەکەەوە لەگەڵ لە تەنیژ مناڵەکەمەوە دانیشت بووم مناڵەکەم ئەم قسانی بۆ باس کرد بوو پێی وتم و ئەمانە و بە هەموو تەفاسیلەکانی باس کردو تەمان دواتر کە چوونەتە سەر ڕووداوەکە و بینیوانە تەواوی قسەی مناڵەکە هەمی ڕاست بووە لەم ڕۆژانەی ڕابست 4 ڕۆژ لەمەوە پێش ئەو مناڵە 12 ساڵە لە عملیەیەکی سەربازیە لەلایەن ئەرتەشی بڵێن سوپای ئیسرائیلەوە اختیالەکرێت لە کاتی ماسیگرتنایە خۆی و باوشی ڕۆیشتون ماسی بگرن لە برساوە ئەوانە لە دەریایە تەقیان لێکەنەوەوانە لە ناو بڵێن لە پیاوەکە ناکوژێ بەڵام ئەو مناڵە 12 ساڵا کوژێت چونکە شایەت حاڵ بۆ بەسەر ئەم تاوانە گەورەیەوە یعنی ئەمە مەسەلەیەک نییە کە ئیتر ئینسان خۆی بتوانێت لێ دەرباسکە وەختێک فلیمەکان یاخو وەختێک ڕووداوی کەشفکردنی مەسایلەکانە نیشانی ئیسرائیلدا و ئیسرائیل دانی پیاناوە لەواتچی هەڵەمان کردبێ ینی ئەمانە اینە کۆمەلگایەک ئەمە بە بەرچاوی خۆی و ئەبینێ ئەمە ئەبینێ بەڵام نازوڵێ لە بەرامبەریا لا هێزاریش قسە لەسەرەوەیە بۆچی ناتەنیا هەوکارێک ناکە زیندانیەکان و یاخود ڕەهاینەکانی ئێمە بەربدرێ بەبێ ئەوەی قسە لەسەر قسەیەک لەسەر ئەوە بیان کۆمەلگایە دیارە حتمما ئینسانی پێشکەوت و خواز و چەپۆوانی تایە خۆ پیشاندانیشیان کردو لا هێزاریش بەردەوامن ینی خەڵکی
بە دیانەت جوو یاخودەوەی کەسەر بەجوونەوەوانە هەم لە ناو ئیسرائیل هەم لە دەرەوەی ئیسرائیل تایەتی کە خۆ پیشاندانەکات و ناڕزایی دەرەبڕێ ئەوانە بەڵام نابێ بە دیاردا یعنی تۆ نایبینی لە ناو ئیسرائیلە ئەم کۆمەلگای ڕابۆستێت سەر پێ بڵێ بەسە ئیتر کۆتایی پێبێنن تەواو تاوانێک کە کردوتانە 50,000 60,000 ئینسانتان ئاوا لێ کرد لە ماوەی ئەم ماوە کەمەیە سەدان هەزارتان کە لە پارچە کرد خەڵکتان برسی و ئاوارە کرد نەخۆشیتان بڵاو کردەوە هەموو سنوورێکتان بەزان کۆتایی پێبێنن ئەمە نابیسترێ و ئەمە نیشانی ئەدا بە بڕوای من کە ئەم کیانە ئەم دەوڵەتە یعنی توانیوێتی کۆمەلگاکەی خۆشی نەخۆش بخە فاشیزم نەخۆشیەکە وەختێک دەسەڵات بە هەموو شێوازێک تەبلیغات و بە بەردەوامی ئەیڵێتەوە توانێت کۆمەلگا نەخۆشخە مەسەڵەن چۆن ئێستا لە تورکیا بۆ نمونە لە 170 خەڵک ڕاپرسیان کردووە لەسەرم پرۆسەی ئاشتی ئەڵێن چیوان لە 170 خەڵک لە تورکیا وتوانە بەدڵمان نییە پرۆسەیەکی ئاشتی کە کۆتایی بە کوشتارە هێنێتەوە ئەمان لە 170 خەڵگەڵێ کارێکی باش نیە پرسیاران لەسەر داناوە ئەمانە لە هەمان کاتە لە ئیسرائیلە کە وەختێک ئەمە نابینی ئەکەویتەوە گومانەوە کە چۆن دەوڵەت ئەتوانێت لە ڕاستیە کۆمەلگا بەلا ڕێابەیە و ئەو شتێک کە ئەوچێت دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێکی دیموکراتە و یاخود بنەمایکی دیموکراسی هەمانە بە بڕوای من زۆر زیاتر لە جارانە بێ بخێتە ژێر پرسیارەوە ببێ بە گومان بەڕاستی لە لای هەمووان دووبارە باسەکەمان لایەنی جورا و جۆری هەیە با من هەر لەم قسەی ئاخرەوە بڵم ئەوەی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل ئەیکاوە فاشیزمێکی ڕوود و بێپەردەیە قسەی تیانە بەڵام هەوە ئەینی دەوڵەتی دموکراتیکەکەی ئەمە بۆ بینەر و بیسە دموکراسی ئێستا ئەوەیە دموکراسی 100 ساڵەوە پێش نییە نامێ باسەکەمان بچێ بەداوە لە جێترا ئەگە کرا بەرنمەیەدانی نەسەن دموکراسی بۆ لەگەڵ ئازادی لە نظر ئێمەوە فەرقیە ئاینی ئەم فاشیزمە بێدەربەس و ڕوت و ئۆریانەکە ئەڵێ ئەمە ئاینی دەوڵەتی دموکراتیکی ئیسرائیلە دەوڵەتی دموکراتیک چییە بازی پارلمانیە و بە انتخابات و حزبی ئەم حزبە لە بەرابەر ئەو حزبیترە بۆ نێو خۆیان بۆ معادلاتی خۆیان بەڵێ منەڵم ئەمە بینەر و بەسەری ئێمە خەڵکێک کە تەوەهمی هەیە بە دموکراسی با بزانێ ئەمە ئاینی دموکراسیە ئەوەی ترامپیان هێناوەتە سەرکار و کە ئاوە فاشیزمێکی ڕوود پەرە پێدا لە دنیا ناکرد لە ئەمریکا بەرحاڵ ئەمە ئاینی دموکراسیە ئەوەی کە بەرحاڵ دەستە ڕاستیەکان لە ئوروپا ڕۆژ لەگەڵ ڕۆژ خەریکترن بەهێزە بنەمە ئاینی دموکراسیانی دموکراسیش بۆ خۆی کۆت و بەندە بۆ سەر ئینسان ئازادی فەرقی هەیە ئازادبوونی ئینسانەکان فەرقی هەیە لەگەڵ ئەم فۆرمەتی پارلمانی و ئەوەی بریتانیا و فەرانسە و ئەمریکا و وڵاتانی ئوروپایی و هەموو ئەوانە پیاڵەن دموکراسی و عینی دموکراسیەکانەوە ئەوە بەشێکی دیکە بەشێکی دیکەی ئەوەیڵی با من لێرە تاکیدێکی بڕک جیاواز کە نا بەڵام تۆزیحم لەسەری هەیە خودی خەڵکی ئیسرائیل بۆ ناجوڵە و قسە ناکە حتممە خەڵکان شارۆمەندی هەر وڵاتە بەشێکی زۆری یا بە زەبر و زەنگ یا بە ئەوەی پێڵێن مەغزشووی هەچێکی پێڵێن ئەوەی ئەڵێن ئەفکاری جامعە ئەفکاری ئەو تەبقەیە یا ئەو دەوڵەتەیە تیا حاکمە بێ بەسەریانە داسەپاوە بەڵێ کۆمەلگای ئیسرائیل بەرەی ئازادی خواست بەرەی چەپ لە کۆمەلگای ئیسرائیل پاشەکسەی زۆر گەورەی بەخۆیەوە دیوە زۆر چۆتە دواوە و بەتایبەت لەم هەژدەمانگەیە تۆ تەمەشاکە حتا 3-4 مانگی ئەوەڵی دوای 7 ئۆکتۆبری 2023 دوای 2-3 مانگ ئیتر بە هەزاران کەس هەموو ڕۆژێ لە مەیدانە بوون و فشاریانە خستە سەر دەوڵەتی نەتانیاهویان دەبێ بارمتەکان ئازاد کرێن ئاتەش بەس بکەی ئەم شەڕە ئیدامنیدا خۆڵعانیش ئەو ڕێگەیە هەرماوە هەردوێنە یا پێرە ئەبێت تۆ دیبێتت من دیومە هەردوێنەوە پێریش ئەتراز بوو هەر بەڵام لە چاوداران زۆر کەم بوو ئەگە جارانە دی 20,000 کەس کۆبەوە باوەڕ ناکەم 1000 کەسێک بێ بوو بەڵام من پرسیارەکەەوە چییە واکە لەو ئینسانانە چنە و
بۆچوونێک چنە و تەفەکرێت چنە و سیاسەتێک ئاخری خۆ هەمووی زەبر و زەنگ نییە خۆ شارۆمەندی ئیسرائیلی لەسەرەوەی تەزاورات بکەن وەکو عەرەبستان نین وەکو ئێرانی جمهوری ئیسلامیش نین لە پەستا لانی کەم ئەوان بخاتە زیندان ناتوانێت ئەو فشار بۆ ئەوانی دێنێ ئەگەرێتەوە بەسەر ئەو ئەفکارە دژی ئینسانیی کە پەرەی پێدەنەوەی بەنە مێشکی و ئینسانانەوە کە بە نەزەرم لە دووشە دەوڵاتر نییە مەسەب و ناسیۆنالیسم من پرسیارەکەمەوەیە ئەی خەڵکی میسر ئاوا بینن بۆ ناجوڵان ئەو جۆرەی پێویست بێ ڕەنگە حتممە تەزاوراتایە بۆ من زۆر خەڵکی میسر عربستانی سعودیە و خەڵکی عربستانی سعودیە لەو پەنادەستەوە ئیدعای دوو دەوڵەتیشەکە جەنابی بن سەلمان ئەو خەڵکی ئەوێ بۆ ناجوڵن لە خودی ئوردون بۆ ناجوڵن لە وڵاتانی عەرەبی کۆمەلگا خۆت ئیتر ئەوان نەخۆشی دەستی چین ئەوانیش نەخۆشی دەستی ئەو چینەن وە حاکمە و ئەو چینەی کە حاکمە لە دنیا واک لە دنیا پێم بڕە ئەگەر ئەبزارە تریشان گرتووە بەدەست و ئەیگرن بەڵام بە زۆری ئەوەی پێڵەن مەسلحەتی ملی قازانجی ملی لە ئیسرائیل پێڵێ یەهودیەت مەسەبەکەش هەم یەهودیەتە هەم دەوڵەتی ئیسرائیلە دەنەچە ئەمان گێڕێتەوە سەر ئەو بەشە کە بەرحاڵ نەزمێک حاکمە ئەمان گەڕێتەوە سەر ئەو شتە ڕێشەیە ئەم نەزمەی کە حاکمە لە دنیا و نەزمی چینایەتی و نەزمی تەبەقاتی بۆ مەشروعیەتدان بەخۆی بۆ پێشبردننی ئەم کردەوە فاشیستیانە عاقبەت ئەبزارایە کە گرێ بەدەستەوە مەغزی زۆری جوان و لاوی ئەو خەڵکی ئیسرائیلەی کە ئەیان بن بۆ ئەرتەشەکەیان ئەیان بن بۆ جێشەکەیان ئاپەم جۆرە بێزەنیانە ئەم کارانە بکەن بەوە شۆرراوەتەوە کە قازانجی خەڵکی یەهود لەوەدایە ئەگەر وانەکەی ئێمە لە بینە بن ئەمانە وە تەبعەن لە ماوەی ئەم 6 ساڵی ئەم کردوانە بوو و بەتایبەتی 30 ساڵی گذشتە کردەوەی ترۆریزمی ئیسلامیش بە پاڵپشتی یەکێ وەک جمهوری ئیسلامی جەلات زۆرترین بەهانەی داوە بەدەست فاشیزمی ئیسرائیلەوە زۆر ڕۆشنە حەماس خودی ئیسرائیل درستی کرد بۆ بربەرەکانەی لەگەڵ یاسر عەرەفات و سازمانەکەی ئەو خۆی 3-4 ساڵەوە پێش نەتەنیاوتی ئەگەر ئەمانەوێ پرۆژەی ئیسرائیلی گەورەمان بچێتە پێشێ و ئەگەر ئەمانەوێ بە قەولی خۆی ئەم فاشیزمەی ئیسراکە ئێمە احتیاجمان بە حەماسە با حەماس ببێ حەماسی تونوتیش ببێ کردەوەی تونوتیش لە خۆی نیشان بە تا ئێمە بتوانین 1000 جار زیاترەکەی ئەنجام بدەین هەروای کردو ئەڵئانی بەهانەکە 7 ئۆکتۆبری 2023 آخر جەلات آخر جنایەتکار بەڵێ 1200 کەس زۆریشیان بێت تاوان کوژران بەدەستی ترۆریزمی ئیسلامی لە 7 ئۆکتۆبر آخر ئەڵان ئامار 53,000 تان کوشتووە هەر ئەو 53,000 تازەم 500 کەسە ئەم 3-4 ڕۆژەی لەسەر نییە من 4 ڕۆژەوە پێش 53,000کەم ئیسوالان بۆ بە 54,000 کەس وەڵان قسە ئەوەیە 14,000 مناڵ لە برسا بمرن هەر بە تەوجیهی ئەوەی ملەتی یەهود لە ڕۆژی 7 ئۆکتۆبر کەوتە ژێر زەختی ترۆریزمی ئیسلامی لە دوو تەرەف دەنەچە هاوڕە شەماڵ دیارە ئێمە ئەڵان بەشی خۆمان ئەحساس و تووڕەی خۆمان دەرەبڕین حەقمانە بەشێک بە سەهمی خۆیان حەولە دەین و شیاردەریە بکەین ئاگەهیەک پەخش بکرێتەوە علەتی ئەم وەزیەتە بەس بکرێت دنیا بەدەست نەزمی حاکمەوە کە نەزمی سەرمایەداریە کە قالبەکەی کە بە ناوی دموکراسی دەرخواردی خەڵکە درێ کە بە ناوی ملت دەرخواردی خەڵکە درێ کە بە ناوی مەسەب دەرخوا ئاخر 70 ڕۆژ لەوە پێش دیمان پاپی تازیان انتخاب کردو ئینسان بەشەریەت سەری سوورەمێنێ لە دەستپێکی قەرنی 21 کە علم و پێشرەفت و هوشی مەسنوعی هەیە ئەم بە ملیۆن ئینسانە فری و خواردووە فری و دراوە چییە بۆ ئەم کابرا لێباس سپیە بەڕاستی ئینسان سەری سوورەمێنێ لێرەوەیە عاقبەت ئێمە لەگەڵ دنیایەکی پێچەوانە لەگەڵ دنیایەکی پڕ لە کۆت و زنجیر بە دژی ئینسان بۆچی بۆ قازانج و بەرژەوەندی سەرمایەدارەکان کاپیتالیستەکان ئەڵانەوە من و تۆ دوای بڕێتر قساچینە سەر سەفەرەکەی ترامپ کە لەوێدا ئیتر نیشانەدا چۆن هەموو ئەم کێشانەی حتا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەخولێتەوە لە دەوری یەکشت
معاملە و پول اقتصاد معاملە و پول بۆ گیرفانی ئەویش سەرمایەدارەکان فەلەستین غەزا خەریکە قوربانی پول و پارا بێ تا بچێتە جیبی شێخنشینەکانی عەرەبستان و کووەیت و قەتەر و ترامپیش لە ڕاسی دنیادا ئەو بێشەرمانە کەلیمەیەکیش باسی غەزایان نەکرد کە لەو پەنادەستیان چ جنایەتێک زۆر چاکچی نەسەر و بابەتە هاوڕێ ڕەحمان ئەو نەتیجەم لێ بگرم لەو بەشە لە قسەی تۆ ئەوە هەر کۆمەلگای ئیسرائیل نییە نەخۆش کراوە کۆمەلگای بەشەری تووشی ئەو نەخۆشیە بووە کۆمەلگای بەشەری بەربەریەتی بەسەرا داسبا کۆمەلگای بەشەری ئەبەنەوە بەرەو کۆیلەتی بازێک پیاڵێن کۆیلەتی مۆدێرن بەڕاستی مۆدێرنیش نییە من نازانم بەڕاستی سەردەمی دەورانی کۆیلەتی ئایا هاوکات هزار کەسیان کردو بەژێر خاکەوە ڕەنگە کردێتیان مەواردێک بەڵام باوەڕ ناکەم خۆختە نە تەلەڤیزیۆنیان بوون ئەوا بێشەرم ئەوا بێشەرم لە ماوەی 18 مانگا تۆ 54,000 کەس کوژی و کۆمەڵ کوژی کەی و نیشانی خەڵکیشی بدەیت ئەە فرعونەکان حتممە نەزانم کاری زۆر کەسیفیان کردووە لە دەورەی کۆیلەتی دەی بەشەر ئەم نەزمە بەشەری جێراوەتەوە بۆ کۆیلەتی و کۆیلەداری بە جێراوەتەوە بۆ بەربەریەت و تەنیا بەدەستی خودی ئەم بەشەرەش ئەتوانین دووبارە ئازاد بین و ئەگەر ئەسپارتاکوسێک هاتە مەیدان و بوو بە دەستپێچیەوەی با بە کۆیلایەتی نەمێنێ دەیجا بەشەری ئازادی خواست بەرەی ئازادی خواست کە من و تۆش جزوین ئەبێت جۆرەتر کار بکەین ئەبێت شتێکی دیکە بکەین ئەبێت تەکانێکی دیکە بخورێ لە خودی وڵاتانی ئوروپایی لە خودی وڵاتی ئیسرائیل لە نێو خودی فەلەستینیەکان لە هەرجەیەکی دیکە دژایەتی لەگەڵ ئەم نەزمە کۆنەپەرستە لەگەڵ ئەو کۆت و زنجیرانەی کە ئاوە بەشەری خستۆتە گیانی یەک مەسهەبە ناسیۆنەلیزمە دموکراسی و دموکراسی بازی و پارلەمان بازیانە لە پێناو قازانج و بەرژەوەندی نەزمێکی پێچەوانەکە تۆ وتە خەتەرە لەسەر ئایندە نەتەنیا خەتەرە لەسەر خەتەرە کارێستاییتر لەوە خەتەرتر لەوە خەتەرتر کە ڕۆژانە چەند ساڵی داهاتوو یان ئەوەی کە لێرە ئەکرێتەوەوانە بەڕاستی لەواچە سەرەتای گوتیانە شەڕێکی جیهانی و گەوری ماڵوێرانکرد و دنیاوێرانکرد بێ زای چۆن هاوڕێ ڕەحمان من لەسەرم بابەتە کە بازێتە سەر دیموکراسیەوەوانە مجموعە شت هەن بە دیموکراسی و لچێنراون و ئەوانە یەکێک لەوانە ئەوەی ئازادی دەربڕین ینی خەڵک ئێستا لە میسر و لە سعودیە لە کاتی لە ڕاپەڕینەکانەوەی کە پیان وتر بەهاری عەربی و هەمانە کەسێکاتە سەر جادە بە تاقی تەنیا خۆپیشاندانی کرد ئێستا تۆ چەند دیوتەوەوانە کە سوکاریشی هەر ئەوەنە لەو کاتەوە هەر دیار نەما یەک هات دەرکەوت تقریبا هەمووی دەدەقە بوو لەسەر جادە شیعاریشی بەرز کرد دەوانەی تر دیار نەما سعودیە لە سەفارەتی وڵاتی خۆی لە وڵاتێکی ترا کەسێکی هێنا خستێناو تێزا بۆ توانیەوە کەس ئێستا ئێسقانەکانیشی نەدۆزیەوە هەر پارچەیەک یعنی پارچەیەک لە لەشیشی دیار نەما کردی بە ئاو فڕەیە پێما بێ بەشێکڵێن خستوانتە ناو ناوی زێرابەوە پاژەوەی کە توانویانەتەوەوانە ئەمە سعودیە وڵاتێکی ئالەم بابەتەیە لە سای سعودیە خەڵک ئازادی دەربڕینی نییە لە میسرا خۆسیسیە کەسێک بێتە سەرجادەوەوان و خۆپیشاندان بکە ممکنە کە سوکاریشی زەرمەد بن نەک بە تەنها خۆی ئەوانە وڵاتە عەرەبیەکان ئەغلبیان وان لە ئوردونا مزارەتی گەورە کراوە ئەم ئەخیرە پەلاماری داوانە بە ناوی ئیخوان موسلیمینەوە هەموو ئەوانەی کەوا لەگەڵ ئەم جوڵانەیە بوو گوایە خەریکن سەواریخ دروستەکەن و نازارم ڕۆکێت دروستەکەن و ئەیدەن بە حەماسەوەوانە هەمویانی دەست بەسەر کردو زەربەی لێداونەوەوانە ئیسرائیل وەکو هۆڵەند داوایە بۆ هۆڵندا ئەتوانە 100,000 کەس لەلاهی کۆکاتۆ لە بەرامبەر هینا بۆ لە ئیسرائیل خەڵک کۆ نابێتەوە بەڕاستی باسەکە نایەتە سەرەوەی دیموکراسی هەر ئاوایە من قوبوڵ مەکە دیموکراسی معنای ئازادی نیە بەڵام لەگەڵ دیموکراسیە کە لە غەربا هەیە لێرە لە وڵاتەیە هەیە ئێمە ئازادی دەربڕینمان هەیە ئازادی ئەوەمان هەیە لانی کەم بڵێن ئەم شتە قوبوڵ ناکەین ئەم شتەمە لە دژی ئەمەین ئەم تەسەڕوفەی فڵانە سەرۆ کردی و ئەوانە ناڕەوایە نالەبارە تاوانە جەریمەیە ئەمە لێستا تۆ لەسەر تاسەری ئەمریکا ئەیبینی لە هەر شوێنێکاکە بە جۆرە لە جۆرەکان ئازادی دەربڕین هەیە بە هەزاران خەڵک ئەبینی لێنە سەرجادە ناڕزایی دەرەبڕن لە ئیسرائیلە کە ئەمە نابینی
باسەکە لەسەرەوە نیە دیموکراسی هەر ئاوایە نەخێر ئەم سیستەمە و ئەم نیظامە لەسەر بنەمای فاشیزمێک پێک هاتەوە دروست بووە و ئەم کۆمەلگایە کە دامەزراوە لە سەرمانە من ناڵم کۆمەلگای ئیسرائیلی بێ لە بین بچەو لە ناوچێ دیارە حتمما بوو بە وڵات و دەوڵەت خۆشمان بوو ترشمان بێەوە وڵاتەوە لەوێ هەیە بەڵام ئەم کیانە و ئەمەی کە پێسە پێوترێ ئیسرائیل ئەمە شتێکەوەکو ئەپارتای دوایە چۆن ئەپارتایدی جنوبی ئەفریقا ئاڵوگۆڕی بەسەرا هاتوو ئەوانە ئەمەش لە ئیسرائیل بێ ئاڵوگۆڕی بەسەرابێ حتاکو ئەگەر دەوڵەتی فەڵەستینیش بەڕستنی بناسێ و دوو دەوڵەتیش هەلبێت و خەڵکی فەڵەستینیش لەو شوێنانی کە هەن لە کەناری خۆرئاو لە غەزە و ئەمانە لەم بەڵاو موسیبەتە ڕزگاریان بێت و ئەمانە سەرنجام بە خاتری ئەو خەڵکی کە لەناو خودی ئیسرائیلاژین ئەبێ ئەم دەسەڵاتی ئیسرائیلە ئاڵوگۆڕی بەسەرابێ و لەسەر بنەمایشی تازە و نوێ نەک لەسەر بنەمای باشتربوونی جوو لە هەرچی بنیادەمی سەرزەوی هەیە دامبەزی و دروست بێ ئەگەر ئەم سیستەمە لەسەر ئەم بنەمایە دروست نەبووایە ئەوانە خەڵکیی فراوانتر و زۆرترە هاتە سەرجادە دانیشتن ناڕزاییان دەرەبڕی لە بەرامبەر ئەم قەپڵ و ئامەیە کە بەناوێنەوە ئەکرێ ئەمە باسەکەیە سەبارەت بە مۆزوعی تریش مەسەلەن ئەوەی کە ئەمڕۆ لە دنیای ئەنجامەدرێ کارێکی کردووە ینی ئێستا ناتانیاهۆ ئەم فاشیزمە پێی وایە کە ئەمە بە قازانجی جووەکە ینی ئەمە ئەم فاشیزمە بە جۆرێک خەڵکی وەکتۆ باس کرد تەخدید کردووە کە واقعەتەکان نابینن دوێنێ شەو ینی شەوی ڕابردوو لە ئەمریکا کەسێک هەستاوە هەر بە دروشمی فری پەلەستاین و ئەوانە دوو کەسی هەر حاڵ سیڤیلن ینی چەکدار نەبوون و عینەک بوونوانە پەلاماری داون لە کردەوەیشی توندوتیژە گیانی لێ سندونەتەوە بەرحاڵ ئەمە بوو بە سەرچاوی ئەوەی دووبارە قسە لەسەرەوە بکرێکە ئەمە ئەنتیساماتیزمە و ئەمە لە دژی جوولەکەی و لە دژی ئینەوە ئەمانە حقیقەتەکەی ئەوەیە وەزئێکە ئیسرائیل دروستی کردووە توندوتیژی و ڕق دروست ئەکات و پێچی ئەهێنێ ئەم کەسە نە موسڵمانە نە فەڵەستینیە نا پەیوەندی هەبووە ڕۆژێ لە ڕۆژان لەگەڵ ئەم جوڵانەوانەیە لە سەرنجام لەسەر تەلەڤیزیۆنە بینیم هەموو خەڵکە ئاوای لێ دێ تەمەەن تەبریری بۆ نایەنەوە ئەو کارێکە کراوە کارێکە بن تەئیدی ناکەم ینی جان سندنەوە لە خەڵکانێک کە سیڤیل و ئەمانە کارێکە ناڕەوایە هیچ کەس نابێت ئیدیکەوانە بەڵام ئەبێت تێی بگەین کە بۆچی وایە وە چۆن چۆنی زمینەیەک دروست بۆ ئیسرائیل دروستی کردو ئەوانە کە بەڕاستی خەڵکی جوو لە سەرتاسەری دنیاە ژیانیان کەوتوتە مەترسی زۆرترە لەوەیەوە ئەمنیەتیان بۆ پارێزراو بێ تۆ سەرنجام چی لە خەڵکی غەزاکە ینی ئەم لاپەڕانە لە مێژووی ئیسرائیلە هیچ کاتێک لەبیر ناچێتەوە ئەمە نەکبە نییە نەکبە ئێمە چەند فلیمی ڕەشوستیمان لێرە و لەوێ بینیەوە ئەوەی کە لە ساڵی 1940 ڕوویدا ماوەی 2 ساڵی ڕێکە ئەم فلیمی ڕوعبە ئەم فلیمی ترس و تۆقێنەرە لەسەر هەموو تەلەڤیزیۆنەکانی دنیا بڵاوە بێتەوە چه جیلێک ئەتوانێت بێت و ئەوانە ئەم وێنانی لەبیر بچێتەوە ئەمەی کە ئێستا حکوم دەوڵەتی ئیسرائیلەکە لە غەزەیە سەرنجام ئەمنیەت و ئاسایشی خەڵکی ئیسرائیل و خەڵکی جووی خستۆتە مەترسێکی زۆر زۆر گەورەترەوە لەوەی کە پێشتر بوو و هەتا لەوەشکە لە 7 ئۆکتۆبەرا ڕوویدا ئەوانە ئەوەی لە 7 ئۆکتۆبەرا ڕوویدای فرازاتی ئەوەی ڕابردوو بوو و ئەو تاوانە کە کرا لەلایەن حەماسەوە ئەنجامدرا بە کوشتنی ئەو خەڵکە مەدەنیە کە تاوانێکی قێزەون و جێگای شەرمەزاری و جێگای ئیدانەکردن بوو بەڕاستی بەرەنجامی ئەو هەموو حقد و چینەیە بوو کە چەندین ساڵ کۆ بوو بۆ لە ناو خەڵکێکی گەمارۆ دراوە لە غەزە بەڵام ئەوەی کە ئێستا لە بەرامبەر مناڵانی فەڵەستینە ئەکرێ و ئەوانە چ نەوەیەکی تر لە دنیاەوە لە ناو فەڵەستینەوە لە ناو وڵاتەکانی دەوروبەری فەڵەستینە بەرهەمەهێنەوە چه حقدێک دروستەکە لە بینی ئینسانەکانە لە ڕاستیە ئەمە ینی ئەمانگەێنێ بەو نەتیجەیە ئەم دەوڵەتەکە لە ئیسرائیلا هەیە سەرنجام ئەبێ ئاڵوگۆڕی بەسەرا بێ و ئەمە بەڕاستی هەدەفێک لە هەدەفەکانی بەشەریەتی ئەم سەردەمەیە ئینسانیەتی ئەم سەردەمە ناتوانێت لەگەڵ دەوڵەتی لەم بابەتەیە هەڵ بکە ینی دەوڵەتێکی لەم بابەتە بەڕاستی پاساوەدا بە فاشیزمی تووشچە پاساوەدا بە فاشیزمی ئیسلامی لە ئێرانە پاساوەدا بە فاشیزمی ئیسلامی لەلایەن داعش و لەلایەن غیری داعش و ئەمانەوە ئەمانە بنەمای ئەم توندوتیژە پێگەێن و ئەمانە بۆیە ئاڵوگۆڕێک کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستا بکرێ بەبێ ئەوەی کە ئیسرائیل وەکو ئەم دەوڵەتە ئاڵوگۆڕی بەسەرابێ بە بڕوای من ئیمکانی نییە من ئەمە بۆ چوونە بە ئەوەی کە یەکێ لە گرێ هەرە
سەختەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەشکیلی دەوڵەتی ئیسرائیل لەسەر ئەساسی داگیرکاری پاکتاوکردنی فلەستینیەکان وە دەرنانیان ئەڵانەوە بەرەو 80 ساڵە چین بە وجود هاتووە قسەی تیانە وایە من بەش بە حاڵی خۆم هەتا لەو قسە و باسی کە ماوەیە لەوە پێش لەسەر ئاڵ و گۆڕی جەهانی بەیەکەوە کردمان یا پێشووتر لە کۆنگرەیەکە کە چەند مانگ لەوە پێش من قسەمەوەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دوو گرەی ئەسڵی هەیە و تا ئەو دوو گرەیە حەل نەبێ ئەم نائارمانیە ئەم ترۆریزمە ئەم شەڕە ئەم نەسڵکوژیە ئەم پاکتاوکردنە جا ئەم ئێستا بە زۆری بەدەستی ئیسرائیل ئیدامەی ئەبێ یەکیانەوێت تا قەزەی فەلەستین حەل نەبێ تا قەزەی فەلەستین جوابێکی عادڵانە جگای ڕەزامەندی لانیکەم بەشی هەرە زۆری ئەو خەڵکە پەیدا نەکرێ هەرچی بچێتە سەر و بێتە خوار حتا ئەگەر ئەم 2 ملیۆن 2 ملیۆن و نیوەی خەڵکی غەزەش تەواو بنێرن لە سەحرای سینەش دامەزرێنن ئەم برینە بە برینتراوی ئەمێنێتەوە و خەر درێژە پەیداکە و عینەن وایە شارۆمەندی خەڵکی ئیسرائیلیش قەت تووشی ئەمنیەتێکی باش حتا لە ئاستی دنیایش نابێت ئەوە یەک بەشێکی دیکەش ئەم فاصلەی فەقر و سەروەتەی کە کولی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی داگرتووە بە ملیۆن و بە میلیارد ئینسان لەم منتەقە بە ملیۆن حەدیەقل لە برسا ئەمرێ ڕۆژانە هەر ئێستا هەر لە وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێران و عێراق و نەزانم ئەفغانستان و تاگاتە بەنگلادش و تا دێتەوە وڵاتانی عەرەبی و تا دێتەوە خودێەوە تا غەزە و فەلەستین لەو لەشەوە سەروەت و سامانە کە نمونونەکەی ماندی لە 4-5 ڕۆژی پێشوو لە قەتەر و لە عەرەبستان و لە ئیمارات و ئانا کە چۆن پێشکەشی حتا ترامپی فاشیز دەکرێت خۆ مەزومێ بڵم معلومە ئەم کێشە هەیە و معلومە گرێوگۆڵێکی ئەسڵی 80 ساڵی ڕابردوو بەڵێ تشکیلی دەوڵەتی ئیسرائیل بەم شکڵەیە منی پێم وابێ ئەخوات ئەو خەڵکی یەهود زمانەی ئەوێنش حەقیان بووە دەوڵەتێکیان بێ و دەوڵەتیشان تشکیل داوە و بە زۆرملی زۆر شوێنیشان داگیر کردووە من و تۆ خۆ بەڕسمیێتە ناسین دەوڵەتی ئیسرائیلیش بێ لە پەنای بە حقوقێکی بەرابەر دەوڵەتی فەلەستینیش بێ و ئەم کێشەیە تەواو بە قەراردادی ئۆسلۆ قەرار بوو بێرە منجەر بێ بەڵام بارها قسەمان لێ کردووە هەرم نەتانیاهوی دەستی ڕاستی لە ساڵی 1950 هاتە سەرکار ئەوەڵین پرۆژەی ئەوە بوو ئەو حتا ئەو قەراردادە نیوە و نیوە چڵەی ئۆسلۆکە تێک بداوە تێکیشیدا و بۆ ئەوەش پارتنەری بوو کۆمەک کنەندەی بوو لەلایەنی فەلەستینەکان حەمەس و جەهاد بوو هەر بۆیە ئەو حەمەس و جەهادی لە حەمەس و جەهادی پێ هاوتایتری خۆیەتی تا ئەو کات یاسەر عەرەفات و دوایەکەی مەحموود عەبازی زۆر هیچ و پوجەگەر لەم نەپرسی بەڵام دەنەچێت ئەفراتیەکانی دوو تەرەفی ئەم قەزێ وایان کردووە دیارە بە زۆری سەهمی دەوڵەتی ئیسرائیل قابلی مقایسە نییە فاشیزمی حاکم لە ئیسرائیل قابلی مقایسە نیە لەگەڵ حتا ترۆریزمی ئیسلامیک ئەسڵ وجودی کێشەی فەلەستین و وجودی ئەم داگیرکاری و زۆرداری و فاشیزمی ئیسرائیل بوو بە بنەمای ئەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تووشی جیرۆدەی ئیسلامی سیاسی بێت لەم نەپرسی ئەسڵ ترۆریزمی ئیسلامی و ئیسلامی سیاسی لەوە نانەخوا جمهوری ئیسلامی 40 ساڵە بەشێک لەوە نانەخوا اتفاقن کردەوەکانشێ دەنەچێت لەوەدا تەردیدێک نییە هاوڕە شەماڵ باری دموکراسیەکەشی خۆ لە نێو خۆی وڵاتی ئیسرائیلە لەسەر تەزاهوراتکردن خەڵک ناخەنە زیندانەوە تەزاهوراتیان نەکرد من قسەکەمەوەیە بۆ تەزاهوراتەکانی 6 مانگ لەوە پێش بە قووەتر بوون بەهێزتر بوون خۆ زاهیرەن ئەڵان بەرحازی نظامی و ئیسرائیلە دەست باڵای پەیدا کردووە ئیسرائیلە پێشڕەوی کردووە ئەگەر یەکمانگی ئەوەڵ دوومانگی ئەوەڵ حەمەس و ئەوان هێشتا موشکیانە خست و حزب الله هەموو ڕۆژێ موشک بارانیان کرد خۆ ئەوانە نەماوە ئەی بۆ بە قەوری تۆ ئەو کۆمەلگایان نەخۆشتر کراوە زیاتر سەری لانیکەم سەری دانەواندووە بۆ پرۆژەکانی فاشیزمی نەتانیاهو دقیقەن بە دەلیلەوەی ئەم فاشیزمی ئەرتەشەکەی و دەوڵەتی ئیسرائیل بە نەزەری خۆی بەرحازی نظامی پێشڕەوی کردووە و ئەو خەڵکە فریوەدا جا بەم جۆرە ئەمنیەتیان زیاتر کردووە ئەوە نییە حزب اللهیان فەلەج کردووە ئەوە نییە حەمەسیان فەلەج کردووە ئەم
عرقی ملیە ئەم ئەحساسی نەتەوەیە ئەم ئەحساسی مەسەبیە پێچەوانەیە مشکی ئەو ئینسانانەی خواردو لە جاراندا هاوە وادیارە ڕاستەکە نەتانیاهو ڕازەکە ئەوە نییە ئەو کابرایی حزبوڵڵا نێوی چی بوو حەسەن نەسڕڵڵای کوشت ئەوە نییە ئیسماعیل هەنیەی لەبین بر ئەوە نییە ئەمانەی زەلیل و داماو کردووە ئەوەیە ئەوە ئەبێ بگۆڕدرێ ئەنی مەزورمە عینان ئازادی خودی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە گرەوی ئەوەدایە کولی ئەم ڕەوتە پێچەوانانەی کە هەن ڕەوتی فاشیزمی ئیسرائیل فاشیزمی حاکم لەوێ متەکی بەم تەعەسوبی ملیە بەم تەعەسوبی مەسەبیە لەم لاشەوە لە مقابلیە دەقیقەن ئیسلام و تروریزمی ئیسلامیەک متعەسب هەر بە ئیسلامەکەی بە مەسەبەکەی یا بە ئێڵقملێک ئەمانە بێ قڵب بکرێنەوە ئەمانە بێ حاشێ بکرێن ئەگەر ئێمەی ئەڵان ڕەنگە ئیتر ئەم بەشە لە بەردامەکەمان بەرەو کۆتایی بڕۆین منوش ئەلاوە بەرهەر دەربڕینی تووڕێی و ناڕەحەتەکەمانە بێ بڵین دەی باشە تەنیا جێگای ئومێدێک ماوە ئێستا هەر ئومێدە بێ بەستی بە خەڵکی ئازادی خواست لە خودی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە خودی فلەستین لە خودی ئیسرائیل لە وڵاتانی دەوروبەر لە سەتی دنیا هەر لەم تەزاوراتانی لە بریتانیا و لە هۆلەند و لەم جیانەکرێ بەڵام ئەوەی تا ئێستا کراوە ناتەواوە ئەگەر من و تۆش دەنگێکمانە ڕوە ئەگە هەر لە وڵاتە ئەوروپایانە هەین و ئەتوانین لەگەڵ چەند ڕفێقمان دەنگمان گا بەدەست ئەو کەسانەی ڕێخەری حتا ئەم تەزاوراتە گەورە نابێ بڵین بابێت تاکتیکێ بگۆڕن ئەبێ کارێک بکەن ئەبێ ئەقدامێکی موەسرتر بکرێ من نمونەی لە ئەوڵەوە ئەوەم باس کرد ئایا ئەم بە ملیۆن و نازانم بە 100,000 و بە 200,000 هەر بچین و تەزاورات بکەن و لەم سەری لەندەنەوە بڕۆین بۆ ئەو سەری لەندەن و ئەم سەری ستۆکۆلمە بڕۆین بۆ ئەو سەری ستۆکۆلم و زۆر زۆریش باشە قەیناکە با لە هەموو تیرەوتایەفەیەکیشی تیابێ بەڵام عقبەت دوای ئەو چەند سەعات تەزاوراتەکەت فایدەی نییە دەست ببرێ بۆ کارێکە لانی کەم ئەگەر دەوڵەتی فاشیستی ئیسرائیل مەجبورە نەهایەتەن گوێ لە دەوڵەتانی ئوروپایی و ئەمریکایی بگرێ ئەمانە بێت بێ کۆمەکی بۆ نەنێرن ئەمانە بێ یاریدەی نەدەن ئەمانە بێت لە مەجلس و مەجامعەکانی خۆیان لە جێەکە دەری بکەن عاقبەت ئەو وەختەیە ستۆپێک ئەدرێ لە دەوڵەتی فاشیستی ئیسرائیل ئەوەش ناکرێت مادام ئەمانە نەکەونە زەرزەخت منەرەوەم بە نەزەرەکە ئەبێت دەم و دەستگای خودی ئەم دەوڵەتانی ئوروپایی و ئەمریکایوانە لە جێ فەلەجیان کەی بە تەحەسونە ئاعتسامی پێڵەن ئێوە وابزانم بە دانیشتنە بە یەخەگرتنیانە بە لە کارخستنی پارلمانیانە بە لە کارخستنی جێگای دەم و نەبەتون نوتیش ئەچمەچمی ئاعتسامەکەمیتر بە هەزاران کەس با بچنە بەر ئەو پارلمانی بریتانیا ئەڕ ئیجازە نەدەن واردی هۆڵەکانیش بن ئەحساس کە ناوە 20 ڕۆژەی تر کاری فەرج بوون دەوڵەتی بریتانیا فەرج بووە لە خودی ئەمریکای فاشیستی ترامپ نازانم نەبە جامعەکەم دیوە نە پێی ئاشنام لە خۆمەوە ناتوانم من ئەو نازانم ئەم بەشەریەتی ئازادی خوازە کە تووڕەشە کە ناڕەحەتیشە کە دێتە سەر جادا کە خیابانیشە بەڵام هەر تەکرارە و تەکرار ئەما بێ بگۆڕدرێ ئەما بە تەمان مەسلەیەکەیە بەرحاڵ بێ بەرنامەکەمان لێرە کۆتایی ببین هاوڕ ڕەحمان بەڵام زانی سونەتەکان و تەقلیدەکانی ناڕزایی دەربڕینیش بە جۆرێکی لێ هاتووە کامەژە دەتوانین بیدێنەوە پاس سیستەمەکە زانی بە جۆرە سیستەمەکە وای ڕاهێناوینەوە ناڵێ من لێتانە دەمیەوە هاوارکەن بەڕاستیم هاوارکردنی سەرجادا وەختێک دەتوانێت ئیسلوبێکی کاریگەر بێ کە دەوڵەتەکان توانێت جۆگرتنیان هەبێ وەختێک دەوڵەتەکان توانێت جۆگرتنیان نییە لە ڕاستیە ئەم شێوازانە لە دەربڕی ناڕزایی ئەوانە ئەبێ پێشکەوێت و پێشیشەکەوێت تەوان هەنێ پرسیار هاتوو هەنێکەکەمەوەی هاوڕەشەوەڵ ئەبێ وەسیلەیەک بەدەستەوە بگیرێ گوێیان ڕابکێشرێ پێگومان وایە ڕاستە خودی زۆرێک بەکار برێ ئەبێ فشارێک بەکار برێ لە عەلەی هەرم دەوڵەتە زلهێزانەی پشتیوانی فاشیزمی ئیسرائیل دەنا ئەم ئەوزاعە هەر ئاوا ئیدامەیە ڕاستە ناوە حەقیقەتێکە بەڵام من مەبەستمەوە بوو بڵێم کە ئەم شێوازە لە دەربڕینی ناڕزاییوانەکە ئێستا هەیە بۆ خۆی دەرهاویشتەی خودی سیستەمەکەی کە فێری کردوین وا بکەین ینی ئەمە
ئەقسا شتێک کە تۆ توانی بیکە ڕژی سەرجادە هاوار بکەی بەڵام وەختێک جۆش لێ ناگرنەوەمانە جۆ لێ هەرەونە مثالێک بێنەوە دەورەی شەڕی ڤێتنام تۆش ئەزانی و منیش ئەزانیم و خوێندومانەتەوە ئەو بزوتنەوەی دژی شەڕی ڤێتنام عاقبەت ڕەوش و تاکتیکایەکی زۆر مؤثرتری بوو بۆیەکانێ واقعا ئەمریکای ئەمپریالیستی بە چۆکا هێنا وایە بە شەریەت جوڵانەوە دژی ئەفریقای جنوبی جوڵانەوە دژی جنوبی ئەفریقا ئەو خەڵکە کارگەران لە سەریاندانا مەسەن کارگەرانی ئێرانیش بۆ نمونە مانیان گرت و لایەن هێژنەوت بڕوا بۆ جنوبی ئەفریقا نازانم ئەوە یەکێکە لە ڕووداوە ناساوەکان لە ڕێگەیان نەداتی ئێران مانگی پێش ڕووخانی ڕژیمی شاب کرێکارانی نەوتی ئێران کارعانیش هەموو کۆمەڵانی خەڵکی ئێران ئەڵێ ناقبەت اعتسابی ئەوان مانگرتنی ئەوان پشتی دەوڵەتی شایشکاند و سەرنگونی کرد لەگەڵ اعتسابەکەیان لەگەڵ مانگرتنەکەیان دژ بە حاکمیەتی ڕژیمی پاشایەتی وتیانەوە ئێمە لێرەوەی تر ناردنی نەوت بۆ ئەفریقای جنوبی و اتفاقەن ئیسرائیلیش بۆ هەردووجێ بۆ ناردنیان بۆ ئەفریقای جنوبی ئیسرائیلیان ساڵی 79 زاینی 46 ساڵ لەوە پێش قەتە کرد ئەبێ ئەم جۆرە هەر کرێکارانی خودی بریتانیا و فەرەنسا ئەم نەوع کارانە بکەن ڕاست بەرحاڵ هاوڕێنێکی باشمان لەگەڵان لەسەر بینەرانوانە من داوەتان لێکم ئازیزان لە لای خۆتانەوە لیکی ئەم بەرنامەیە شێر بکەن بۆی بینەرانێکی زۆرترمان هەبێت سپاسانەکەین کە لەگەڵمانان سڵاوشتیشیان نردووە لە ئازیزان محەممەد ڕەسوڵ محەممەد دەستخۆشانەی نردووە لاڤا ئاریا ئەڵێم کاتتان باش کاتیەوەش باش تافگەی براهیم و هاوڕێ خەرمان لۆس خەرمان لەگەڵمانان کە هاوڕێ تافکە ئەمە کۆمنتەکەیتیاڵ بەردەوام خۆپیشاندان دەکرێت لە دنیا لە دژی کوشتنی خەڵکی غەزەیت دەبێت جۆرێ خۆپیشاندانەکان بگۆڕێت بۆ ئاستێکی تر کە کاریگەری زیاتر بێت و هەروەها لێرە هاوڕێ خەرمان ئەڵێ ئایا هیچ کات بەقەت ئێستا زوڵم و زۆرداری لە ڕۆژهەڵاتی ناوەندی زیادی نەکردووە ئایا بۆ هیچ نەتەوەیەک هیچ بەرهەڵستکارێکی ئەو تۆنیە کە جێگای ئومێد بێت حەل چییە بەرحاڵ بە ڕستقە هەڵسکاری هەیە بەڵام معلومە کە بەو بەرجەستەیە نییە کە دەربکەوێت و ئەوانە من بەڕاستی لێرە شەمەیە سەرنج بۆ شتێک ڕابشێش و ئەوانە یەکێک لە وڵاتانەی کە هیچ خۆپیشاندانێکی تیان نەکراوە بۆ فەڵەستین و ئەوان و خەڵداهاتون سەرجادار عەرەبستانی سعودی نییە عێراقی و کوردستانیشە عێراق بە دەرەجاتێک لە بەغایە کراوە بەڵام کوردستان سەر تاپای هەرێمی کوردستان هەتا ئێستا من نەمبینی یەشێک لەو ئەحزابانێک کە بخۆیان بە چەپ و بە کۆمونیست دەزانن 10 نەفەر کۆکەنەوە 4 ڕسمی غەزا وەک ئەوەی کە دیفاعکردن لە غەزە تاوان بێ گوناح بێ وەگەوەی کە بۆچی ئەوان لە کاتی ئەنفالە دیفاعن لێ ئێمە نەکرد داکۆچیان لێ نەکرد بۆ ئێمە دێستە داکۆچیان لێ بکەین بازێ لەم شتانە ئەوترێ بەڕاستی ئەوەش جێگای سەرنجە کە ئێمە لە هەرێمی کوردستانە ئەم هەموو ئەحزابە کۆمونیست و چەپ و ئەوانە هەیە من خۆم بەلامەوە جێگەی سەرسوڵمانە کە تا ئێستا 10 نەفەر ناتوانانی بە 4 ڕسمەوە بێنە سەرجادە بڵێن ئەم کوشتارە ڕاگرن ئەم ناوکوژێ ڕاگرن ئەمڕۆ مناڵی فەڵەستینیە کوژێ سبێنە مناڵی ئێمەژە کوژێ خەڵگەڵێن تەواو بۆ فەڵەستین ڕەوابوو بکرێ بۆچی بۆ ئێوە ڕەوانیە کەسێک ناتوانێت بەم دیدەوە بەم معنە ئینسانەوە بێ لە سەرجادە بڵێ بەسە لە برسا کوشتنی مناڵ دەیان هەزار نا 100 نەفەر نا 20 نەفەر نییە حیزبێک نییە لە کوردستانە 20 ئەندام و چالاگوانی هەبێتوانە بیتوانە بێنتە سەرجادە ناڕزایی دەربڕێ ڕاستی بۆ من جێگەی سەرسوڵمانە من پێم شتێکی باشە دروژان بەڵامەڵان کۆتایی ئەم بەشە لە باسە لە فرسەترە قسەی لێ بکەین تاوجەیی بە خودی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستانی عێراقیش بگەێ ئەوڵەن جارە منی سڵاوم هەیە بۆ دۆستانە بۆ عەزیزانەی کە کامنتیان داناوە هەرەوە وڵامی بەشە لە کامنتەکەی هاوڕە خەرمان ئێمە باسمان کرد لە قسەکانمانە هاتووە دووپاتی ناکەینەوە دەبێت ئەترازاتە واقعاً ئاستێکی دیکە بەخۆی بگرێ بەڵام ئەینەن ئەمەی مربوط بە کوردستانی عێراق ئەوە خوب بەرەی چاپ کۆمونیستەکانی من بە قەت تۆ زانیاریم نییە بە قەت و تاقیبم نەکردووە با لە خۆ حکومەک نەدەم بەڵام ئەگەر ئەو کارە نەکراوە زۆر هەڵەیە حتا ئەگەر ئاکشنێکی دەکەسیشمان پێکرا بێ بیکەین ئەزانم فکر بەڵام بەشێکی دیکەی تۆڵی بۆ لە فەزای کوردستانی عێراق بۆیە چونکی ناسیۆنالیزمی بێشەرم دەوڵەتی ئیقلیمی بێشەرم ئەوانە خۆیان لە کەناری ئیسرائیلە بینن
منەزانم دەورەیەک لە ئەوڵەوە وەختی هێشتا محوەری مقاومەتی ئیسلامی هێزێکی بوو یەکێتی نیشتمانی خۆی لە جمهوری ئیسلامی و لە محور مقاومەتەکە نزانێت بە مەسلحات بە زۆر بە فشار نەگەوەی لە دڵیەوە بێت بەڵام مەگەر شەو و ڕۆژ ئێمە لانیکەم لەمەی پێڵەن کلاپاوسەکان و شەبەکە کۆمەڵاتەکە نابینین هەڵسوڕاوانی بێشەرمی ناسیۆنالیزم دێن ئەڵێن عاقبەت دەوڵەتی ئیسرائیل پشتیوانی گەلی کوردە مەگەر ئارزووی ئەوە ناکەن عاقبەت ئیسرائیل پشتیوانی لە کوردستانی سووریە بکە مەگەر تانە و تەشەریان حتا بڕێک لە مەزلوم عەبدی نەبوو چووە بۆ ئەحمەد و شەرعی دیوەکە بێ لەگەڵ ئیسرائیل بێ مەسەلەکەوەی اتفاقاً ئەوەی وا تۆ پێڵی نەخۆشی دێ و نەخۆشی هەر لە قەدیمە و لێستا لە فەزای سیاسی کوردستانە هەیە ئەویش ئەوەیە لەسەری مەسلحەتی کوردایەتیەوە هەتا نەکورد بوونەوە لەسەر مەسلحەتی حکوومەتەکەی خۆیان دەوڵەتەکەی خۆیان ئایندەی خۆیان بەرحاڵ پێیان وایە لە ئایندەدا وەختی ڕەفراندۆمەکە خۆ من ڕێمدا بە ڕەفراندۆمی ساڵی 2007 بوو پێم وایە ئەڵانیش پێم وایە عاقبەت کوردستانی عێراق دەوڵەتی مستەقلی خۆی بێ باشترە لەم فێدرالیەی ئێستا ئەڵام واردی ئەو بەحسە نابوو بەڵام ئەو وەختە تەنیا لە دنیاە دەوڵەتی ئیسرائیل پشتیوانی ئەو ڕەفراندۆمێکە عاقبەت دنیای ناسیۆنالیزمی کوردەوەیە کە گویا لەم دنیاە دۆستەکەیان فاشیزمی ئیسرائیلە ئەوە ئەم کارە ساتانە ئەخڵقێنێ لە ئەنفال بە ولاوەتر و 76 ساڵی بەرەو 80 ساڵە ئەم کارانە ئەکە گەڕێتەوە بووە دەرنەتیجە کۆمەلگای کوردستانی عێراقیش تاتی تەسیری ناسیۆنالیزمی کورد بەڵاوا بێ حرەکەتە بێتاوانە ئەم بێتە حروکێت چۆنە بێ بشکێ دەی بەرەی ئازادی خواست بەرەی ئینسان دۆست وە کۆمونیستەکان و کۆمونیست کاریگەریەکانی کوردستانی عێراق دەی کارە بکەن دە بجوڵین دە لە جێیەکەوە دەست پێ بکەین بەحاڵە بێ ئەوە بکرێ وەسیلە بەرحاڵ کۆمونیزمبوون بە دژار شەپۆلبوون دەرەکەوێت گە تۆ لەگەڵ شەپۆلا بیت و شەپۆل چی پێخۆش بووە بکەیتەوەوانە هیچ هەڵبەستێکت دەرنەبڕی کۆمونیستەکانی کوردستان هەمیشە بەوە ناسراون وەختێکە ئیسلامەکان دەزێنرا بە سەریانە لەلایەن دەسەڵاتەوەمانە لە بەرامبەر ئیسلامەکان ئەوەستانەوە وەختێک ژن کوژرا وتیان ژن مەکوژن هەموو کۆمەلگای و دەمە شەرەف و کەرامەت و ئەخلاقی کۆمەلگای و مجتەمع کۆمونیستەکان بوونیان نابێەوەوانە من بیرم دێ لە کاتی پەرلەمانە هەڵبژاردننی پەرلەمانە لە 92 ینی نەت ئەوێرا دەم بکەیتەوە بڵێ ئەم پەرلەمانە هیچ نیەوەوانە کۆمونیستەکان لەسەر جادەکانی سلێمانیە خۆپیشاندانیان نەکرد کۆمونیزمبوون بەوە دەرەکەوێت کە خۆپیشاندان ناکران و ئەمە گاڵتە جاڕیە نە پەرلەمانە نە هیچ ئەم دەسەڵاتە بە هیچ نابێتەوەوانە و کۆمەلگا سەرنجام مەکەوێتە بندەسی مەجموعەیەک قاچاقچی و مەجموعەیەک جەردە و تاوانکار و مافیا و ئەوانە و سەرنجامەکەشی ئاوای لێ هات ینی دژە ڕەوەند بوون بەڵێ قسەکانی جێگەی نەگر بەڵام بە دژی ڕەوەند ڕاوەستان و بە دژی ئەو ڕەوتە هینە ڕاوەستان کۆمونیزمبوون لەوانەیە بەرجەستا بێت نەک لەوەی کە کۆمەلگاچی پێخۆشەوە بڵێ بەرحاڵ بچینە سەر بابەتێکی تر هاورە ڕەحمان ئەم بابەتە لێرەیە کۆتایی پێدەین ئەگەر چی قسەی زۆرتر هەیە لەسەری بکرێ بەڵام حتمەن بەهۆی بەرنامەکانمانەوە مەجبورین سەربارەوە سعاتێکی شەقسەی لەسەرەکەین بەڵام دووبارە هەینە زۆرتری لەسەر بوترێ من داوا لە هاوڕێیانەکەم دووبارەگەر تا سەنەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەنم کەناڵە بە دۆست و ئاشنایان تا بناسیێنن وەلینکیان بەرنامەکانی تریژ لە ڕێگای سوۆشیال میدیای خۆتانەوە باوکن تابینەرێکی زۆرتر ئاشنا بن بە کەناڵی هیوا بەرنامەکانمان بەرحاڵ بچینە سەر بابەتێکی تر لە باسەکەمان ئەویش سەفەری ترامپ بوو بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست و نەخشەی سەرمایەداران بۆ ئایندەی ناوچەکە من پێم خۆشان جاریان تۆ دەست پێ بکەی فەرموو من قسەکەمەوەیە ئەمەڵام بابەتە ترمان باس کرد ئەڵان مەسەلە ئەوەیە خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم گۆڕاوە هەم زیاتریش ئەیگۆڕن چێ ئەیگۆڕێ عاقبەت ئەمپریالیزمی ئەمریکا و لەم سەردەمەشە وەختێ دەوڵەتێکی فاشیستی وەکو ترامپ حاکمە هاوبەشەکەشی پارتنێرەکەشی ئەوە لە ڕۆژهەڵات نەتانیاهوە دوای 7 ئۆکتۆبر مەگەر نەتانیاهو نەیکوت خەریتەی ئەم منتەقەیە ئەگۆڕین و بەڕاستی بە زۆرداری بە ملوهڕی بە فاشیزمکاری بە پشتیوانی خودی ئەمریکا بە پشتیوانی بریتانیا و فەرەنسا و هەر ئەم دەوڵەتانی ئێرش تا ئێستا بە دەرەجەیەکی زۆر گۆڕیویانە
لبنان وەزێتەکەی گۆڕاوە، حزب الله وەزی گۆڕاوە، ئەوە حەمەس و غەزە بە سوورەتی لێتەوە، سووریا و بەشار ئەسەد گۆڕاوتەوە بوو، ترۆریستەکەی 6 مانگ لەوە پێش و نازان بە $1,000,000 دلاریان بۆ سەریدانا، ئەوە ترامپی فاشیست ملاقاتی کرد. دەنەچە من قسەکەمەوەیە ئەمە وێنەیەک بوو، ئەمەی تا ئێستا قسەمان لێ کردو، ئەم کارە ساتەی کە لە فەلەستین و لە غەزە و ئەم شەڕ و ترۆریزمی کە منتەقەکەی داگیر، ئەمە بۆ خۆی وێنەیەکە لەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازەیی کە ئەمریکا قەرارە بە هێژمۆنی خۆی و بەوەی ئیسرائیلی تیا هەمەکارە بێ نیشانیەدا. تەسویرێکی دیکە ئەم قسەیەکە ئێستا تۆ باسی ئێوە تەمەشای سەفەری ترامپکەن لە هەفتەی ڕابردووە کرا، ئەوڵام بۆ 3 وڵات کرا، ئەم 3 وڵاتە کوێن؟ عەرەبستان، سعودی، قەتەر و ئیمارات. جێگای چین، جێگای خۆ زلهێزی نظامی نین، خۆ جێگای زلهێزی تەولیداتی گەورەی اقتصادی دنیانین وەگەو جۆرەی چین هەیەی، خۆ جێگای وڵاتانی وەکو رووسیا بۆمبی ئەتۆمی بێ و لە شەڕی ئۆکراینیشدا بێ و بچن چارەسەری کارە بکەن نیێن. ترامپ چ بوو چی بکە لەوێنە لە دەستپێکی قسەوە لە وەختێکە چۆنێ و کۆبوونەوە لە عەرەبستانی سعودی تا لە ئەمارات تەواو کرد، گوێگر و بیسەری ئێمە لە من و تۆ زیاتر تەقییان کردووە، باسی پوڵ بوو، پوڵ بوو، پوڵ هیچی تر، قەراردادهای $1,000,000,000 قەراردادهای ئەڵان عاقبەتەکەی گەڕاوەکتی قسە ئەوەیە گوایە قەولی $2 تریلیۆن نە میلیارد تریلیۆن دلار دراوە بۆ ئەوی بگەڕێتەوە بۆ اقتصادی ئەمریکا. دەنەچ چیمان پێگەێنێ لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەی کە بە زەبری خوێن و کوشتار، بە زەبری لە بینبردنی غەزەیەکان و فەلەستینیەکان قەرارە ئەمریکا و ئیسرائیلی تیا لەسەر کار بێ، عاقبەت منطقی فقط سوود و سەرمایە کار بکە، سوود و سەرمایە حاکم بێ. ئەو وڵاتانەی وەکو عەرەبستانی گوێ لە مەست و قەتەر و ئەمارات و شێخنشینەکانی دیکە خۆ لەگەڵ ئەمریکا جوود دەکەن، بەڵێەوە پوڵ و سات و سەودا و سەرمایە دێ، بۆ ئەم پوڵ و سەرمایە چی لێ دێ؟ ئەچێتەوە چوارچێوەی بودجە و سامان و سەروەتی لێوە هەلێ ئەوڵە ئەمپریالیزمی ئەمریکا، ئەوەی ترامپ ئەڵێ ئامریکا ئەوەڵ و ئەمریکا ئەوەڵی ژەبێ بەرحازی اقتصادی ئەوەڵ بێ و خەریکە کەسری بودجەکانی و ناتەواویەکانی و ئەوەی پیاڵەن ناتەرازیەکانی خۆی بپۆڵی عەرەبستان و قەتەر و کوێیت و ئەوە کە هەمووی حاصلی کاری کرێکار و زەحمەتکێشی خودی ئەو وڵاتانەیە لە خەلیج و لە هەرکوێ قەرەبوویکەنەوە لە عینە حاڵڵبەتە شێخەکان و پادشاکانی ئەوێنە و ئەمیرەکانی ئەوێنەش پوڵدارە بن. هەرە وعدەی بە جمهوری ئیسلامیەدا ترامپ ئەیوت بەجێوەی وڵاتەکە تەخریب بکەی، جا ئەگەر تۆ لەگەڵ ئێمە معاملە بکەی وەکو عەرەبستان و وەکو قەتەر تۆژەبی بەو دەوڵەتە دەوڵەمەندە نەخەڵکەکە دەوڵەمەند بێ، ئەو دەوڵەتە دەوڵەمەندە وەکو ئەمیری قەتەری لێبێ هەرچی. ئەمەش تەسویرێترە لەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست، تەسویرێکە تێیدا بە ملیۆن کرێکار و زەحمەتکێش ئەبێت تیا بچەوسێتەوە، ئەبێت تیا کار بکە، ئەبێت یا هەر بێبەش و مەحروم بێ. تەبعا نەزانم لە وڵاتێکی وەک عەرەبستان، لە وڵاتێکی وەک قەتەر، وڵاتێکی وەگەمە ئەوەندە پوڵ و سەروەتە کە زۆرە، ئینسافەن من نەمبیستووە لەوێنە خەڵک لە برسا بمرن، ئەوەم نەبیستووە وەختە قسە، چونکی پوڵ و سەروەت و سەرمایەکانە و نەزۆرە لانیکەم ئەوونە ئیمکانات بۆ شارۆمەندەکە هەیە، وەک لە ئەفغانستانەی بینین، وەک لە جمهوری ئیسلامیەی بینین، نادەم لەوانەیە لە عێراقی جوابێ ئەلان برسیەتی بەرۆکی بە خەڵک دێتەوە. ئەلان لە کۆمەلگای ئێرانێک کە من شەوڕۆ سەر و کارم لەگەڵیە هەیە، هەفتەی ڕابردوو زیاتر لە 30 شار لە وڵاتێکی وەک ئێران نانەواخانەکان مانگرتنیان کردووە لەسەر ئارد و لەسەر نەبوونی و لەسەر بوونی و لەسەر قیمەتەکەی و لەسەر نەبوونی قیمەتەکەی کار بەوە ڕۆژن نانەواخانە کار نەکا، جاوەرە نانەواخانە لە جامعەیە کێشتا ملیۆنیا کار نەکا، ئێوە خەڵکە فەقیرە چی بکەن؟ طبعا دیارە مەزومە عەرەبستان و ئەوە ڕەنگە ئەوە نەبێ، بەڵام
تایە ئەوەی سوود و سەرمایەیە قسەی ئەوەڵەکە تیا بەرزە بنەوە بەڵێ سەفەری ترامپ بۆ ئەوە بوو بچێ پوڵ کۆکاتەوە بچێ سەروەت و سامان بۆ سەروەت و سامان بە سەروەت و سەرمایی ئەمریکا زیاد کاتەوە بۆ ئەوەی لە ڕقابەتی اقتصادی لەگەڵ چینە لەگەڵ زلهێزەکانی دیکەدا لە دواوە نەبێ طبعاً دیارە لەم معاملە گەورانەی کە ئەکرێ و لەسەر ئەساسی نەوت و ئێنێرژی و ئەو ئیمکاناتە تەبیعیانەی کە لە وڵاتانە هەن ئەوەی پێی بەهێز و بەهێزترە بێ قدرەتی سەرمایی ئەمریکا قدرەتی سەرمایی خودی عەرەبستان بەڵام لە هێن حاڵە بە ملیۆنها ئینسانی کە ئەم سەرمایە حاصلی کاریوانە بێبەش مەحروم لە خودی ئەمریکایە مەگەر کەم بێ مەسکەن هەیە کەم بێکار هەیە کەم بێدەرەتان هەیە لە خودی ئەمریکاکەیەوە گرتوێتی من جزئیاتی کوردگای قەتەر و عەرەبستان نازانم بەڕاستی وەزی کرێکارە لەعان لەوێنە چۆنە ئەو نازانم نازانی باسی بکە نەزانی هاوڕێ ڕەحمان وان نییە هەمومان نزانی چۆن چۆنی ئێستا نازانم چۆسانەوەیەکی بێبەزە یانە هەیە وەکو فاکت پێم خۆشە تۆ جا بنەوەی خۆت وەکو فاکت نازانمەوەی کە دەوڵەتەکانی خەلیج دیارە من طبعا موافقی قسەکانی تۆم ئەمە هینەی ترامپ ڕووکارەکەی ڕواڵەتەکەی ئەو راپۆرتانی کە لێوەی دەرچووەوانە ئەو شتانەی کە بەگوێی ملیشەکانە بە تایبەتی درا بەشێک بۆ قەرەبوورکردنەوەی ئەو ئابڕوچوونە و کلەماوەی 100 ڕۆژی دەسەڵاتداری ترامپ پێکاتەوە چونکە ترامپ لە ماوەی 100 ڕۆژی دەسەڵاتداریە فەرتەنەی نایەوە ینی هەر هەم لە ناو ئەمریکا خەڵکانێکی زۆری بێکار کرد و بڵین دەستی ئیلۆن ماسکی بە بێ هیچ مەشروعیەتێک بە بێ هیچ پشتیوانیەکی بڵین موسساتی و دامەزراوی ئەوانە ئاوەڵا کرد بۆی بە ئارەزوی خۆی فەرمانبەرانی ئەمریکا دەربکە هەندێک لە فەرمانبەرانیان دەرکرد کە لە بڵین جوگەی زۆر حساسی ناو ئەمریکا کاریانە کرد کە دواتر تەنانەت بۆشیان پەیدا ناکرانەوە کە بیانکەنەوە بەهین بە بڵین فەرمانبەر دووبارە ینی چەندین هەزار کەسیان لە کار دەرکرد و چەند بەرنامەی بڵین کۆمەکی کۆمەڵایەتی یاخود باربووی کۆمەڵایەتیان ڕاگرت لەوانەی کە سۆشیالیان هەیە لەوانی کەوا کەم دەرامەتن زۆربەی زۆر گەورەیاندا لە ڕووی دەرمانەوە لە ڕووی مەسایلی سەحیەوە کێشیان دروست کرد و ئەوانە و سەرباری ئەوەش ئەم تاریفانی هێنایە پێشەوە وتی من دنیا گۆڕمەوەوانە سەرنجام غەیری قەیرانێکی زۆر گەورە و تێکشکانی دۆلار و تێکشکانی تەنانەت سەنەدەکانی قەرزی ئەمریکا کە پشتیوانەی خەزاینی ئەمریکا بوون و هەمیشە و دایم وەکو چۆن بڵێن وەکو حیسیەت و کەرامەتی ئەمریکا سەیرەکرێکەوەوانە تاش نەسەرەوە معنای وایە خەڵک سیقی زۆرتر بە ئەمریکا هەموو ئەمانە تێکشکان هەموومانە داشکان لە بەرامبەر چاینیا دەرکەوت کە ترامپ ئەسەن نەئەتوانێ ئەو بەرامبەر چیە بکە نەهیچ شتێک ئەم سەفەرەی بۆ سعودیە بۆ ئەوانە بە حساب لێرە چەند ملیار دۆلار و لە سعودیە 600 ملیار دۆلار و دیارە تارێکی لە قەتەر وەرگرت بە دیاری بەس تارەکە بای 400 میلیۆن دلار یەک تارە ملیارد نا 400 میلیۆن دلار ینی نزیکەی 9 میلیارد دلار تارێکی ڕیاسی وەرگرت لە قەتەر و ئەوانە ئەم هەموو بەرتیلا بەشێک مەجموعە عقود وشتیشی کرد و ئەوانە سعودیەکان قسەیەواکەن کە گوایەمە بۆ یەکەم جارە تەکنۆلۆژیای ئەمریکا نەقڵە بێ بۆ سعودیە تەکنۆلۆژیای ئەمریکا نەقڵە بێ بۆ سعودی باسەکە هەر ئەوە نییە کە ئێمەیتر لەمە دووە بەکاربەری بڵین تەکنۆلۆژیای ئەمریکاین مەسەلەن بۆ نمونە کۆمپیوتەر دروستەکەن و ئەمان دەرێ نەخێر قسەی ئەوە هەیە کە فرسەت و بوار دراوە کە لە بواری زیرەکی دەستکردا سعودیە کارەکانی بەرێتە پێشەوە لە بواری دروستکردنی بڵین قاعیدەیەکی مادی بۆ ئەم زیرەکی دەست کرد قاعدەی مادی کە دیارە ئەو کۆمپیوتەرە گەورانەیە کە بە هەندێک بە چیپ دروست دەکرێت و ئەوانە کە ئەمریکا بڵین حەساری خستۆتە سەر بۆ هەموو دەوڵەتێک نانێر یان حەسارە کرایەوە لە بەردەمی خەلیجاوە گوایە بۆیان ئەنێرێت و ئەمانەمە تەبلیغاتی هینە هەموو ئەمانە وەلە بەرامبەریشە سعودیە و ئیمارات و قەتەر و ئەوانە
بەشێکی زۆر چەک و ئەسلیحیان لە ئەمریکا کڕیەوە، بەشێکی زۆریش لە بواری جۆربەجۆری سەناعەت و بڵین تیجارەتە لە ئەمریکا، شەریکاتە لە ئەمریکا و بەرهێنانیان کرد. یعنی و بەرهێنانەکانی سعودی قرار وایە بەرز ببێتەوە تاکو 600 میلیارد دلار بچێت کە دیارە لە سەرتاوە پێمان بە 300 میلیارد دلار دەست پێکاوە لە ماوەی ئەم چەند ساڵی داهاتوە تا 600 میلیارد دلار زیاد دەکا. ینی سەررجەمی کە وەختێک قسەی لەکەنەوەوانە لە ماوەی 10 ساڵان نزیکەی ئەگاتە زیاتر لە 2 تریلیۆن دلار. ئەمانە ئەرقامێکن و ژمارەیەکن کە ترام لەگەڵ خۆیان بردیەوە، بەڵام چی هێنا بۆ ناوچەکە خۆی ئەمە گرنگەوە چی هێنا بۆ سەر تاسەری دنیاوە چی وێنەیەکی لە ئایندەی سەرمایهداریدا. سعودیە، قەتەر، ئیمارات، بەحرێن، عومان، کوێت ئەمانە وڵاتانێکن کە بە بەردەوامی لەلایەن سازمانی کاری نێودەوڵەتیەوە هەموو ساڵێک ئیدانیان لە بەرامبەرا دەرەچێت هی نەکرێن، بڵین مەحکوم ئەکرێن سەبارەت بەو دۆخە ناڕەوایی کە بۆ کارگەریان دروست کردووە. کارگەرێکە لە خەلیجا کارەکاتوانە مەرجنی هەر عەرەب بێت و عەگاڵی بەسەرەوە بێ. ئەوانەی کە دێن لە وڵاتی بەنگەلادیش و لە هەندستانەوە لە وڵاتانی ترەوە بۆ شوێنە کۆچەکەن و ئانە لەوێ کارەکەن، ئەوانیش کارگەری ئەو وڵاتانن. ڕاستە مەسەلەن هینیان پێ نادرێت، هیچ کاتێک ناتوانن ببن بە هاوڵاتی وەنا وەکو کۆی لە لەوێ مامەڵاکردن، بەڵام ئەوانە هێزی کارن لەو شوێنە. مەسەلەن هێزی کاری دەرەکی لە شوێنێکی وەکو ئیماراتە نزیکەی لە 180 بۆ لە 185 هێزی کارێکە کە لە ئیماراتە کارەکە. ئیمارات بە هەر هەمووی کۆی کەیتەوە پێوا بێ نەگەیشتونەتە ملیۆنێکیان بلوانێ ملیۆنێک کوشتێک بن، بەڵام نزیکەی 8 میلیۆن 9 میلیۆن کەس لە ناو ئیماراتە ئەژین. هەموو ئەمانە کارگەرانی دەرەوەن کە هاتوون ماڵ و مناڵیان بەجێشتووە، مناڵیان پێ نییە باشترین ساڵەکانی تەمەنیان کە توانای کارکردیان هەیە لە ئیماراتە سەرفێکەن و ئیتر بەبێ حدود بەبێ سنوور کارەکەن و ئەوانە. لە سعودیەشە هەماشە، لە سعودیا نزیکەی لە 150 بۆ لە 160 هێزی کار لە سعودیا هەر لەو کارگەرانە پێکاتەوە. فلیمێکمان بینی سەبارەت بە ژیانی بزن و ئەوانە، یعنی وەکو بزن ژیان کە دوێنەیەک واخود دیمەنێکی لەوە نیشانەدا کە چی لە سعودیا ڕوئەدا. نظامی کەفالەت هەیە، کەفیلت هەیە، گەر بە قسەی کەفیلەکەت نەکەیت و ئەوانە ممکنە یەکسەر بدنێرنەوە. لەبەرەوە تقریبا کۆیلایەتیەکی دروست بۆ هێزی کار لەوێ دروست کراوە. سەروەت و سامانێک و دەوڵەمەنیەکە لە سعودیە و لە وڵاتانی ئیمارەتە هەیە لەسەر ئەم ئەساسە بنیادنراوە و لەسەر ئەساسی ئیستیغلالکردنی هێزی کاری هەرزان لەسەر تاسەری دنیاە بنیادنراوە. ئەوەی کە دێتەوە بۆ سعودیە و بۆ ئیمارات وەکو پارەی دراوێک لە بەرامبەر پارەی نەوت و ئەوانەیە بەرهەمی هێزی کاری هەرزانی دنیایەکە بەرەو ئیمارات تەحویلەکرێت و ئەوانە بەرەو سعودیە و ئەوانە ئەندێری. ئەم وڵاتانە وڵاتانێکن کە مافی ئافرەتیایە سفرە، مافی ئینسانتیایە سفرە. بۆ نمونە مەسەلەن لە سعودیە لە ساڵی 2024 330 کەس بە شمشێر سەریان پەڕێنراوە. ئەمانە بە تاوانی کوشتن بێ یاخود بە تاوانی تیجارەتکردنی مەوادی مخدر بێ یا بە تاوانێک بێ کە لە بەرامبەر گوایە خەتەرناک بۆ لە بەرامبەر دەوڵەت تا معلومە معارضێکی سیاسیش لە سعودیا سوحەفەکان بڵێن ڕۆژنامە نووسە ئەمریکیەکان کە جنسی ئەمریکی هەبوو لە تورکیایە بەو دەردە بردو ئەوانە حتمما کەسێکە ئۆپۆزیسیۆنی دەوڵەت بێتوانە زۆر ئاسان سەری لە لەشی جیاکەنەوە. ئەمە ئەو سیستەمەیەکە لە سعودیا هەیە. ترامپ هاتووە بەم سیستەمە ئەڵێ ئێوە نموزەجێکی ترتان لە پێگەیشتن دروست کردو و هێناوەتەکایەوە کە بە قسەی ئێمەتان نەکرد، بەکاری خۆتان کردان، دەستان خۆش بێ باشتان کرد. بەم نمونەیە لە دنیاە ئەڵێ نمونەیەکی باش. ئەمە ئەو پەیامەیە کە ترامپ هەیەی بۆ دنیا. یعنی باسەکە لەسەرەوەی سەرمایهداری دنیا ئەتوانێت بەم نموزەجە بێت کە لە سعودیا هەیە. سعودیە کە ئەم هەموو راپۆرتەی لەسەرە سەبارەت بە پێشێلکردنی مافەکانی کارگەر و ئەوانە بۆ ئەو باشتێکەوە. ئەمە ڕێکەوت نییە هاوڕێ ڕەحمانە. زانی ئێستا کەسانێکە لەوانەی کە لە پشتی ترامپەوە وەستاون و دیفاع لە ترامپەکەن وە ئەو جوڵانەوەی کە پێڵێن ماگا لە ئەمریکا هێناوەتە پێشەوە. یەکێک هەیە ملیاردێرێکە کە ئەو کەسێک کە پەیپاڵی هەیە، پەیپاڵ شەریکەیەکە ئەوەی کە پارەی پێدەیتەوەوانە ناوی پیتەرتیلە. پیتەرتیل بە یەکێکە لە پشتیوانکەران لە مەجموعەیەک نووسەر و مەجموعەیەک ئەوانە کە یەکێکیان جێ دیڤانس ڕابطەیەکی زۆر نزیکی لەگەڵ جێگری سەرۆکی ئەمریکا هەیە.
پیتەر تیل باوەڕی بەوە هەیە کە ئێمە پێویستمان بە هەندێک ناوچە هەیە کە هیچ مافێکی کرێکاریتیان نەبێت، مطلقاً مافی کرێکاریتیان نەبێت، ئەساسەن سەرمایە دەستی ئاوەڵا بێ، هیچ یاسایەک نەبێت کە هێزی کار بپارێزێ. یعنی ئەمە ئەو هینەیە و باسی ئەوەکەن کە ڕۆژگاری دیموکراتیە تەواو بووە، ڕۆژگاری دەربڕی ئەوەی کە خەڵک بڕوا لە پرۆسەیەکی ئازادانەیە دەنگ بدات و ئەمانە ئەمە تەواو بووە. ترامپ ئەمانەی لە پشتەوە وەستاون و ئەم پەیامەشی کە لە سعودیە بڵاوی کردەوە بەڕێک ڕنگدانەوەی ئەوەیە. بەڕاستی منازری زۆر ناشرین لەم سەفەریا بینرا. هیچێکیانەوە بوو ئەو ئەوەی کە لە ئیمارات لە بەردەم مەجموعەیەک ژنا ڕۆیشت و مەجموعەیەک ژن قژیان با ئەیا و هینیانە کرد و ئەوانە بە جۆرێک ئەو بڵێن خەڵکانێکەن لەم ناوچیانە پیانەوترێ کێوەلی ئەوانن کە ڕقسەکەن و سەماکەن و ئەمانە کە خەڵکێکن هەر لە کۆنیشەوە ژێردەستە و ژێرچەپۆکە بوون. ئەم جۆرە ڕقسانە ڕقسی ئەوانن، نیشانەیەکە لە ئیهانەکردن بە ئینسان. ئەمە لەبەر چاوی ترامپە ئەنجام دراوەکو پێشوازیکردن لە ترامپ ئەنجام درا. من بەداخەوە نەمبینی ڕێکخراوێکی ژنانم نەبینێ لە عێراق نە لە ناوچەکەی و ئەمانە کەسێک لە بەرامبەر دیمەنێکی قێزەونی لەم بابەتەیە بەیاننامەیەک دەربکە، ینی یاخود مەسەلەن دەنگێکی ناڕزایی بەرز بێتەوە. ینی ئەم جۆرە دیمەنانە کە لەوێ هەیە ئینسانی ئازارەدا. بەڕاستی هاتنی ترامپ بۆ ئەم ناوچەیە و ئەم قسانەی کە لەگەڵ سعودیە کردی و ئەوانە پەیامی سەرمایە و فاشیزمی نوێ دنیاە کە جێگایەک بۆ مافەکانی کارگەر نەماوەتەوە و ئەو بەهشتێک کە سعودیە بۆ سەرمایی دروست کردووە ئەوەیە کە سەرمایی دنیا ئەبێ بە شوێنەوە بێت و بیکە. من ئاوا سەردانەکەی ترامپ بکەنەوە سەرباری ئەو شتانش کە تۆ ئاماژەت پێکردن جەهەتم لەگەڵم قسانەی تۆ. من زۆرتر لە دەوری ئەوڵا لایەنی ئابووری و اقتصادیەکە لە چه هەلو مەرجەکە و ترامپ ئەمە دەینەن عینەن بۆ کۆیلەکردنی ئینسان. ئەوڵان لەسەرەوەی لەم وڵاتە شەغنشینانە و دەوروبەری خەلیج و وایە بەشی زۆری هێزی کار لە دەرەوە واردی ئەو وڵاتە نابن ئەجم لە دوبەی و ئەم زۆرەجەکان ئەوە ڕاستە و بێ مافی مطلقیان هەیە. من اتفاقا نەویست ئەوە بڵێم لە وەختێک 2 ساڵ لەوە پێش بوو، چەند ساڵ لەوە 2 ساڵ یا 3 ساڵ لەوە پێش بوو، بەرەو 3 ساڵە چین لەوە پێش بوو ئەم جامی جیهانی فوتباڵ لە قەتەر بەرپاکرا. هەر لە جەریانی دروستکردنی ئەو ستادیۆمیانە وێنە نزیک بە 70-80 ئینسان مردن لە بینشون وەکو دەورانی قەدیم. ئەنی لە جەریانی کارە و ئاماری ئەو وەختە بوو کوژرا حتا شکایەت کرا سەر ئەو موسسەی گەورەی فوتباڵی جیهانی فیفا. تا ئەو جێی لە بیرم نزیک بە 70-80 ئینسان ئەو نەبێ مافێکە زۆرە وە غەیرەزەوە. من کەسی توریست لەم سوئێدەوە هەستاوە چۆتە دوبەی و کە ئەو هەمووکە عینەن ئینسانێکە وەکو من و تۆ ئەساسی ئینسانی هێڵە ئەسڵ جێگای قیزەون بوونە حتا بچی بۆ ئەوێنە چونکی تۆ چی نێونە هەر لە هۆتێلەکان یا ئەو ماڵانەکە ئەوەی مەسەن ژنی بەنگلادشی یا جوان و جوانی بەنگلادشی لەوێنە ئەوەی ئێمە قەدیم لە وڵاتی ئێمە لای ئێمە پیانەوتن کەڵفەت یا ڕەنجبەر. ئەم شکڵەیە هیچ قەراردادێکی مۆدێرنی کاری ئەمڕۆیی لە بیندا نییە. ئەوە ڕاستە لەو بابەتانە. ئەم بەشەی کە تۆ زۆرتر تەرکیزت لەسەرکرد باری سیاسی پەیامەکەی ترامپە، ئەمە پەیامی ئەم مەگەر بەش بە حاڵی خۆمان هەردووکمان من تۆ لەسەر خەتەری فاشیزم و ئەم فاشیزمەش بە فۆرمەتی ترامپ کە خەریکە یا هاوپەیمانەکانی کە لە وڵاتەکانی دیکە دێنە پێش ئەم فاشیزماڵە ئێمە بەبە نەزمی دوای شەڕی جیهانی دووەم ئەگۆڕین. ئەو نەزمە مانعە. نەزمی دوای شەڕی جیهانی دووەم بەڕواڵەتیش بێ عقبت ئەم لیبرال دموکراسیە بوو، ئەوەی ئازادی عەقیدە و بەیان بوو، باسی حقوقی بەشەر بوو، توزانم ئەمنیستی ئینتەرنەشناڵێ بوو. لە لای ئەم فاشیزمی ئەم دەورە و ترامپ هیچ یەک لەوانە معنای نییە نەکرد بۆ عەرەبستان و وڵاتانی ڕۆژا ئەگەر بۆی بکنە هەر لە نێو خۆی ئەمریکاش. معلومە مافی ئینسان مافی بەشەر ئەو ئستانداردانەی کە لانیکەم هەرم نەزمی بۆژوایی دوای شەڕی جیهانی دووەم جا حاصلی ئەو شەڕە بێ، حاصلی بەشێکی زۆری خەباتی کرێکار و جەماوەری ئازادی خواز بوو هەر لە وڵاتانی غەربی بەسەریانە داسەپا
حتا حقوقی ژن حقی ڕەئی بێ لە انتخاباتەکانە بەسەریانە داسەپا ڕەشپێست حقی ڕەئی بێ بەسەریانە داسەپا هەموو ئەمانە حاصلی و تەحولەت ئەم فاشیزمە بڕواتە پێشێ دەقەن هەموو ئەو دەستکەوتانەش ئەسێنێتەوە یعنی چونکی ئەو جۆرە بۆچوونەی ئەوان بۆ سەرمایە و سەرمایە گوزاری هەرە و نمونەی تۆڵەی کە جێگا هایەکیان ئەوە کە هیچ مافی کرێکاری تیا بەڕسمێنە ناسرابێ من نێوەکەم بیرچۆتەوە هەژنۆ دەمانگ ژنات 4 مانگ لەوە پێش 5 مانگ لەوە پێش یەشە لە گەورەترین ئاتساباتی کارگەری لە ئاڵمان کرا هینی شرکتێک بوو بەشێک بوو کە خودی ئەوە وەختە هاتووە قەرار سەرمایە گوزاری کردو لە ئاڵمان قەراردادی ئەوە بووە کە کارگەر حەقی نییە ڕێکخراوی بێت لە ئاڵمان جای دەنچێت بەڵێ تێسلا بۆ نمونە تێسلا شەریکەی تێسلا کە هی ئێلۆن ماسکە ماوەیەکی دوور و درێژ لەگەڵ نیقابەتەکانی سویدا و لە یازالیش کێشەیان هەیە کاڵێ من قەراردادی دەستە جەمعی ئیمزا ناکەم ئەوەیە منیش قسەکەمەوەیە بەڵێ هاوجود لەگەڵ ئەو ئاڵگۆڕە اقتصادیە کەوە نمونونەکەی ماندی لە عەرەبستان چۆن بێ لە قەتەر چۆن بێ لە ئەمارات چۆن بێ عاقبەت بە تێکڵاوی اقتصادی ئەمریکا و ئەوانە لایەنە سیاسەکەشی بەڵێ ئەو بێ مافیە مطلقەیە من بۆ خۆم جۆم لە قسەی ترامپی فاشیست بووە ئیرادی گرتووە لە دەوڵەتەکانی پێشووی خۆیان دەوڵەتی ئەمریکا بۆ ئەفغانستانی وت آخر ئەوە چ کارێکی بێ ئەقلانەیەمە چوینە ئەفغانستان ئەڵێن ئێوە نابێ حجاب بەسەرتانەوە بێ لێگەڕێ ئەخەوە چ کارێکەوە سنەتی خۆیانە خۆیان سەر و چاوی خۆیانە پێچن وەڵا زۆر چاکە وەڵام من ژنی ئەفغانی بۆیان وامە کرد ئەمە عینی قسەی بوو من جۆم لێ بووە بە چای خۆم بەڵە وایە دەنەچە بەنظرم ئەمە پەیامی نەزمێکە کە ئەیانەوێ بیهێنن پەیامی نەزمێکە کە فاشیزمی ئەم دەورە ئەیانەوێ بەسەر دنیادا و بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە دای پسەپێنن ئەوەی بەناحەق نەبووە دووبارە من تەکراریەکەمەوە بەش بە حاڵی خۆمان بەڵگەمان نووسیوە قسەمان کردووە ئەگەر بەری لە ئاستی جیهانیشە لە ئاستی ڕۆژهەڵاتیشە بەری ئەم خەتەری فاشیزمی ئەم دەورانە نەگیرێ دووبارە ئەوەش هەڕەگەڕێتەوە سەر هەر ئەم چینی کرێکاری لە جەهانیەکەیەوە بگرە لە هەر وڵاتێکەوە گرتووە لە بەشەرێتی ئازادی خوازەوە بگرە ئەوە وشیاری بەوجود نەیە ئەوە ڕێکخراوی بەوجود نەیە ئەوە سازماندراوی بەوجود نەیە ئەوە بربەرەکانێ و ڕاوەستان بەوجود نەیە بەڵێ ئەم ئولگوۆی کە ترامپ و فاشیستەکانی دیکەشی ترامپ بۆ ڕەنگە یەکێک بڵێت عاقبەت 4 ساڵی عمر ماوە لە حاکمێتدا بێ بەڵام خەریکە لێستاوە جێنشینەکانی خۆی دروستەکە لە خستاوە خەریکە عاقبەت ئەم ڕەوتە پەرە پێدەن ئەگەر هەر لە خودی ئەمریکا و لە ئوروپا و لە وڵاتانی دیکەی دنیاش بەری ئەم ڕەوتە فاشیستێ نەگیرە ئەوە باری ئابوووریەکەیەتی هەر کۆیلیەتی اقتصادی تەواو و کاری هەرزانی هەتا تەواو و بێدەنگکراو کە نەڕێ خراوی بێ نەمافی بێ هەموو جێیەکەر وەکو ئەم سیستمەی عەرەبستان و ئەو جێگانی دەبێت مەگەر ئێمە هەر لەم 20 ساڵ لەم 20 ساڵی ڕابردووە لە خودی ئوروپا لە خودی من شخصەن لە سوێد لەم 20 ساڵەیە بە چاوی خۆم ئەبینم هەلو مەرج بۆ کرێکار چەندە لە سوێد خراپتر بووە نەگەر چەندە خراپتر بووە لە دڵی ئەم ئەوزاع خراپکراوەی جانی دەنەچە بڵێ ئەو شتەیەکە بێ بڵێن ئەمان بەرەو دامەزرانی نەزمێکی تەواوەن فاشیستی کە لەوێدا بەشەر نە مافی اقتصادی هەیە نە مافی سیاسی هەیە نە مافی مەدەنیە هەرچی هەیە دەستی کۆتاترەکەن ڕێگاکە چییە؟ ڕێگاکە بێ ئالتەرناتیوی بێتە مەیدان ڕێگاکە ئەوەیە ئالتەرناتیوی کرێکاری و ئازادی خوازانە و سۆسیالیستی و بەرابەری خوازانە لە هەموو بوارەکانە عاقبەت بە زەرورەت بە پێی پێویست عاقبەت لە هەرچوو ئەکرێ بێتە مەیدان و ببێتە لەمپەر ببێتە سەنگەر ببێتە ڕاوەستان وەم ئەوزاع بتوانێ بگۆڕێ ئومێدیەوە هەیە ڕاستەکەی هەرەوەی لە ماوەی دوومان کەمتر ئەڵبەتە لە ماوەی یەکمانگی ڕابردووە جوڵەی ئێعترازی لە خودی ئەمریکا بەرابەر بە ترامپ و سیستمەکەی دەستی پێکردووە یەکمانگیەوە واقعا خەڵکی وێنە شۆک
شۆک بوو نەسن هیچ ئەترازێکی تیادی یەکمانی ئەخیر دووبارە دەستی پێ کردوتەوە ئەو ئومێدا گەیەنێکە بەرابەر بەم ڕەوتی تەواو کۆیلەتی نەزمی سەرمایەکە لە ئاست جەهانیایەوێ بەشەریەت بجێڕێتەوە بۆ قەڕنێک لەوە پێشتر بەری بگیرە. من قسەی کۆتاییم لەم بابەتەوە ئەوەیە چونکی بەرنامەکەشمان بەرەو تەواو بوونە چێدەنا بەڵە وایە سەفەری ترامپ هەم بە باری ئابووری تەمەشای بکەیت هەم بە باری سیاسی و ڕەوش و خوو تەمەشاکەی هەمووی نابووم بوو لەگەڵ ئینسانیت هەمووی نابوو بوو لەگەڵ بەشەریەت هەمووی نابوو لەگەڵ مەدەنیەتێک کە حتا لە 30 ساڵەوە پێشە لە خودی ئەمریکا و ئەوروپا جاری بوو. بەڕاستی هەر ئەو بە قەوری تۆ ئەو سەما و هەڵپەڕکەی ئەو ژنانەی کە لە ئەمارەکە من بە چاوی خۆم دێ جێگای نەنگی بەشەریەتە دیتر ئەوان ئەچن و پێشیان خۆشە و پێشی پێکەن و پێشی وەدەرە سەرحاڵ بکەن دنیاکە دنیای ئەم فاشیستانەیە ئیتر ئێستا دقیقەن وایە هەڵام وەک تۆش لە ئەخیرا باست کرد لە ئەمەژەت پێدا ینی لە بەرامبەر ئەم پەلامارەیە بۆ سەر ئینسانیت جموجۆڵیش هەیەەوە بە جۆرێک بە ئاگاهاتنەوە هەیە لە ئاستی دنیاە کە ئەوە ئومێدی لەکرێ لە ئاڵوگۆڕێکی گەورە دروست بکە بەتایبەت لە ئەمریکا و لە وڵاتانی ئەوروپا لە مەرکەزی ئەم پێشکەوتانەیە کە لە ڕابردووە بۆ دەستکەوتانەکە هەبووە ژێرپێنانی ئەو دەستکەوتانە و پەلامارێک بۆ سەرچینی کارگەر و زەحمەکێشی ئەم وڵاتانە لەگەڵ کاردانەوەیان ڕوبەڕووە بێەوە ئەگەر و بواری ئەوەش هەیەکان کاردانەوانە بەرجەستەتر و ڕۆشنتر و بڵین ڕێکخراوتر بێتە مەیدان. بەرحاڵ دەست خۆش هاوڕێ ڕەحمان بەرنامەکەمان لێرەیە کۆتایی پێدێنی لە بەروی نزیک بووینەوە لە سەعات و نیولۆ زیاتر درێژی نەکەینەوە بەرنامەکەمان بە خاتری بینەران. دووبارە داوا لە بینەرانی ئازیزەکەمە گەر نەتان کردو تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن وەلینکی ئەم بەرنامە و بەرنامەکانی تریش لایەن خۆتانەوە بڵاو بکەنەوە. بەرحاڵ دەست خۆش دووبارە هاوڕێ ڕەحمان. زۆر سپاس زۆر سپارسی بینەر و بیسەرنی بەرنامەکەشمان. زۆر باشە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان تا بەرنامەی تر و دیداری تر لەگەڵ ئێوەی ئازیزا هەموو ئێوە بە شادی و کامەرانی ئەسپێرن لا شوێنێکەن شەوتان یا ڕۆژتان شاد و کامەران هەر بشی.